بەنای خی بەرز و بێاوتا سڵاوتان لێبێت بینەرانی عزیز و خۆشەویست خۆشحاڵ و بەختەوەرم کە ئەمڕۆژ لە ئەڵلقەیەکی پرۆگرامی پەیامی ڕۆژاتینەوە خزمەتان با کۆمەڵێک تەور و بڕگە و بابەتینەوە بە هیوای ئەوەی کە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان جێگای سوود و ڕەزامەندی ئێوەی عزیز و خۆشەویست بێت. بەناوی خی گەورە و میهرەبان ئازیزانم سڵاوتان لێبێ بە هیوای دەستپێکی ڕۆژێکی نوێی پرخێر و خۆشی سپاس بەخوا ئەمڕۆژ دەرفەدە بوو لەگەڵ هاوکارانم لە پەیامەوە کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاوازی ئەمڕۆی پەیامی ڕۆژتان پێشکەش بکەین وەروە لە دیاترین ئەو تەوەرانەش دەمانەوێت قسەیان لەسەر بکەین. دەستگای ڕۆشنبیری نووری حکمەوە و ڕێکخراوێک و دەستگایەکی واری ڕۆشنبیری و فکری بە تایبەتواری خوێندی ئیسلامی و هەروەها کۆمەڵی ئەفکاری ئیسلامی قسە لەسەر کار و پلان و پرۆژەکانی دەستگای ڕۆشنبیری نووری حکمە دەکەین و هەروەها یەکێکی تریش لەو تەوەرانێکەوە هەمانە بەرەو دەستپێکردنەوەی وەرزی نوێی خوێندن دەڕۆین زانین کێشەوگرفتەکانی دەستپێکردنەوەی وەرزی نوێی خوێندن چین لەبەرەوەی توانین بڵێن بابەتێکی هەستیار و گرنگە کە قسەکردن لەسەر ئەو کێشەوگرفتانە کە هەرچی زووتر چارەسەر بکەین یا خۆت بەرچاوڕوونیەک هەبێت شتێکی باش دەبێت لەسەر کێشەوگرفتەکانی خوێندن و یەکێکی تریش لەو تەوەرانە کە دەمانوێت قسەی لەسەرکەین زۆر گرنگە ویش بابەتێکە کەوا زیاتر لە گەرمیان هەستی پێ دەکرێت کە سارە و غەسالەکان کەوا چەولم دەردێنن وەروەها پێ دەڵێن پێی دەوترێت چەولم شۆردنەوە لە قەراغڕی ڕووباری سیروان وەروەهاوی دەربەندی خان کە ئەمەش توانین بڵێن سیمای ناوچەکەی شێواندووە جۆرێک لە جۆرەکان زیانێکی زۆری بەر جوگرافیا و ژینگە و وەروەها جوانی دیمەنی ڕووباری سیروان و ئاوی دەربەندی خانی گەیاندووە قسە لەسەر ئەو کێشەوگرفتانەی ئەو کە سارە و غەسالانە دەکەین کەوا لەوێ کار دەکەن. بەڵای زیان وەکەم شەش سەرەتا دەچینە لای ڕەوشی کەشوهەوای سەرجەم شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان.
بەڵایزان وەری یەکەمی بەرنامەکەمان قسە لەسەر کار و وەروەها پلانی پرۆژەکانی دەستگای ڕۆشنبیری نووری حکمە بەڵام لە قی سلێمانی دەکەین وەکو دەستگایە یاخود ڕێکخراوێک موەسسەیەکەوە لە بواری پەروەردە و فێرکردن و فکری ئیسلامی و پێگەیاندنی لاوان و بگرە بۆ لەبەرکردنی قورئان و تەجوید و بۆ تەواوی چینە جیاوازەکان و تەمەنە جیاوازەکان بۆ قسەکردن لەسەر کار و چالاکیەکانیان وەروە ئەو ئیشانەی لە ڕابردوو لە ئێستا و وەروە بۆ داهاتوش بە تەمان بیکەن بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر زانا ئەمین کارگەری لە قی سلێمانی ڕێکخراوی ڕۆشنبیری دەستگای ڕۆشنبیری نووری حکمە. کاک دکتۆر زۆر بەخێربێی. گەلەوە دەست پێ بکەین دەستگای ڕۆشنبیری نووری حکمە بۆی بێگومانەوە دەستگایەکی معروفن وەروە زۆر کەسیش هەر زانیاری لەسەر بەڕێستانەیە بەڵام بۆ دووبارەوە بیرهێنانەوەی بینەران لە نووری حکمەوە دەست پێ بکەین بۆ زیاتر ئاشنابوون بە بینەرانمان نووری حکمە کار و نووری پرسی نووری حکمە چییە؟ بنای خۆی گەورە سەرەتا زۆر سپاسانەکەین قەت ئێمە بەردەوام ملەتباری کەناڵی ئاسمانی پەیامین کە بەردەوام مهتەمە بە کار و پرۆژەی ئێمە و لە کار و چالاکیەکانمانە بەردەوام بۆمان پەخشەکەن و قەت دەستیان نەنا بەڕوومانەوە جێگی خۆیەتی سپاسان بکەین. ڕاستی دەستگای نووری حکمە دەستگای نووری حکمە بۆ پەروەردەی ڕۆشنبیری دەستگایەکی ڕۆشنبیریە بە شێوەیەکی گشتی دەستگایەکی پەروەردەی ڕۆشنبیریە لە ساڵی 2007 لە هەولێر دامەزرا و ئێمە وەکو لە قسێمانی لە ساڵی 2009 دەستگایمان ڕقەمان تەسیس کرد واتە ئێمە 11 ساڵە کارەکەین. مەجالاتی کاری ئێمە پەروەردەی ڕۆشنبیریە بە شێوەیەکی گشتی بەڵام تەرکیزمان زیاتر لەسەر پەروەردەی قورئانیە هەر لە فێرکردنەوە و تەفسیرکردنی و لەبەرکردنی و مەجالاتی قراءاتی قورئانیانی هەر فێرکردنە سادەکەنە کە بڵێ ساڵانی ڕابردوو خۆمان لە مزگەوتەکانە فێریە بووین بەڵکو ئیحتیمامدان بە سەنەدی قورئان و خوێندنەوەی قورئان بۆ شێوەی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام گەیاندوێتی بە هاوڵانی بە سەنەدێکی متصیل واتە دوای کە قوتابیە قورئان ختمەکە و قورئان تەواوکە ئێمە شەهادەیەکی پێدەین کە شەهادەیەکی معتەبەرە ئەو شەهادەیە توانێت ئەوش بدا بە کەسانی دوای خۆی و ئەو سیلسیلەی کە لە مامۆستاکەی وەریەگرێ پشت بە پشت ئەگاتەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم. ئێمە زۆر تەرکیزمان لەسەر ئەو لایەنەیە لە دەستگاکەمانەوەی ئەو پرسیارە لێرە لە یادم نەچێت ئەو منهەجەی بەکاری دێنن بۆ خوێندنەوەی قورئان و لە قیراءات و لە لەیناوەتە ئەو ڕەگەزە سەرەکیانەی بەکاری دێن مامۆستاکان پشت بە چییە بەسم بۆی زیاتر ئەکادیمیتر بێ وەروها زانستی بێ. ئێمە سەرەتا قوتابی کە دێتە نووری حکمە هەر ئاستیکێ بێ وەکو کەسێکی زۆر سەرەتا تەعاملی لەگەڵەکەین. ئەگەر پێویست کات تەنانەت حروفی زمانی عەرەبی پێڵێن تەبەن بۆ منداڵ ئیجباریە شتێکمانە پێوتە قاعدەی نورانی قاعدەی نورانی پیتەکانی زمانی عەرەبی سەلەونێ بە و قوتابی ئەناسێنینەوە و فێرێکین چۆن تەلەفوز بم پیتانە ئەکات و پاشانیش تەوەن بۆ گەورە و بۆ بچووکیش ئێمە منهەجی تایبەتیمانەیە لە مەخارج و صفاتی حروفەوە واتە یەک بێکی پیتەکانی زمانی عەرەبی لە کوێی دەمەوە دەرئەچن و چ صفەتێکیان هەیە پیتی وا هەیە حەوت صفەتی هەیە یعنی لەگەڵ وتنی پیتەکەیە تۆ بێ ئاگات لە حەوت صفەت بێت پیتی وا شەشی هەیە لانی کەم پیت پێنج صفەتی هەیە لەوەوە بە شوێکی ئەکادیمی با بڵێن شوێکی منهەجی کە ئێمە چەند منهەجێکمانەیە چەند قۆناغێکمانەوەوە لە مەخارج و صفاتی حروف و پاشان بۆ هەموو بڵێن وردەکاری تەجوید و قیراءات بەو قوتابی ئاڵێن ئەنجا لەگەڵەوەشە هاوشان بڵێن بە تەطبیقیش جوزی عەمە جوزی تەبارەک پاشان ئەچینە سەر ختمی قورئان لە بیدایەتی سوورەی فاتحەوە ئەنجا لەگەڵەوەشە پێی تەحفیزەکەین و لەگەڵەوەشە لەوەکو عەرزکردنی نەزەریەکە ئیمتیحانیشی تێ ینی هەر بەوە نییە بڵێ تۆ پێی بڵێت و دەربچێت ئەبێ ئیمتیحانی تەجویدیش بکات ئیمتیحانی نەزەری بکات دەرچوونیش لەلای ئێمە لە هەشتایە ینی ئەوە نییە بڵێ دەرچوون لە ئەو تەلەبێ هەفتاوەنەوە بێنێت بەتایبەتی بەڵێ ئەو قوتابیانەی کە یانەوێت بڵێ سەنەد وەربگرن و ببنە موجاز و ببنە خاوەنی ئەو سەنەدە پیرۆزە و بتوان بیگەن بە کەسانی دوای خۆیان پێویستە لە ئیمتیحانی نەزەریە لانی کەم هەشتا بێنێت کە سواس بە خۆیان ئیمتیحانانەیەکین زۆربەی قوتابیانمان لەسەر و نەوەتەوەی هێنن لەبەرەوە ئێمە بەوردی لەگەڵیان نەڕۆین و لەو مۆزوعای مجاملەیان ناکەن و خاتریان ناگرین. زۆر باشە قوتابی لە چ تەمەنێکەوە وەرەگرن بۆ نمونە جیاوازیان هەیە لە پرۆگرامەکانیان ئێستا هیواشمان هەیە لەوانەیە تەمەنێکی بێ بەڵام لە خوێندنەوەی قورئانە هیچ شارەزاییەکی نەبێت یاخود تەجویدی باش نەبێت چۆن ئەمانە پۆلێنەکەن چۆن گیانەکەنەوە لە بۆ وتنەوەی وانەکان. سەرەتا ئەمە قوتابی کە دێت تەبەن لە ساڵان لە چواری پیرایی یان لە 10 ساڵی وەرمانەگرە ئەم ساڵ تەمەنەکەمان دابەزان بۆ سی سەرەتایی با بڵێن سێ بنەڕەتی
وەتا 9 ساڵ لە تەمەنی 9 ساڵ قوتابی وەرەگرین چکەمانەوێت بۆ شتێ بکەین سەرکەوتوو بین تا ساڵێکم کە لەقەکەمان کرد هەموو قوتابێکمان وەرەگرت سێرمان کرد قوتابی 1 و 2 ابتدایی استیعابی ئەو منهەجەی ئێمە ناکات و ئەو مامەجێهێت بۆ دایک و باوکیان بۆی لە ماڵۆشتی زۆر سەرەتاییان پێ بڵێن بەڵام لە ئێستا با بڵێن لەم ساڵەوە قوتابی سێی بنەڕەتیەوە وەری ئەگرین بۆ هەڵسەنگاندنەوە قوتابیان تەبەن ئەوانەی منداڵن ئێستا ڕقمەکان ینی سێی ابتدایی بنەڕەتی ئەو بێتە 9 اینجا ئەوتان بەنسبەت ئەوانە هەموو وە تعاملیان لەگەڵەکەن کە هیچ نازان وەکو پێم وتن یەکسەر لە پیتەکانەوە دەست پێکەن لەگەڵیانە بەڵام بەنسبەت قوتابی گەورەوە دێتە ئەوێ ئێمە هەرسەنگاندنی بۆ بکەین ڕاستەخۆ مامۆساکە هەرسەنگاندن بۆ ئۆکەین وی بزانین ئاستی خوێندنەوەی چۆنە و بۆی بزانین لەکوێەوە لە ڕووی نەزەری و لەگەڵ یا بڕوین ئەگینا وەکو خوێندنەوەی قورئان هەر ئاسێکی هەبێت ئەگەر با بڵێن تەنانەت بڵێ مامۆسایەکی زانکۆش بێت ئێمە هەر ئیلا ئەبێ جوزی ئەمە وەکو یاسای خۆمان جوزی ئەمە و تەبارەک خوێنێتەوە چکە جوزی ئەمە و تەبارەک لای ئەمە بنەمایەکی زۆر گرنگە بۆ فێربوونی قورئان و ناکرێت ئەبێ خوێندبێتی جوزی ئەمە و تەبارەک ئەبێ ئیلا لای خۆمان بیخوێنێت هەتا خوێندبێتیشی ئەبێ ئیلا لای ئێمە جوزی ئەمە و تەبارەک بخوێنێتەوە دوای خوێندنی جوزی ئەمە لیژنەیەک ئەبینێت لیژنەکە ئیجازەیە دابچێتە جوزی تەبارەک نەک مامۆساکی پاشان لیژنێکی تر ئەبینێتەوە لیژنە ڕێگەی پێدا بچێتە سەر ختمی قورئان نەک مامۆساکی زۆر جارە و لیژنانە ئەم قوتابێ دوای ساڵێک لە خوێندنی جوزی ئەمە گەڕنەوە بیداەتی جوزی ئەمە کۆمەڵک فلتەر هەیە ئەکادیمیان دانراوە بۆی لەگەڵ هەموو جزئێکە ئەبێ لیژنە لیژنەکان کە هەمان لیژنێک بۆ جوزی ئەمە لیژنێک تۆ لیژنەکان هەمووی لە سێ کەسین با بڵێن هەموو کەسانی موجیزن ینی مۆڵەت دەرن ئەو کەسانی ئەکادیمین لەو وارەیە و لیژنەی جوزی تەبارەکمانەیە لە 5 جوزی قورئانە لیژنێک تری بینێت لە 15 لیژنێک تری بینێت لە 25 لیژنێک تری بینێت واروها لە 30 جوزئە لیژنەی باڵا ئەیبینێت ئەوان ئیتر تا لیژنەی باڵا مۆڵەتی نەدا مامۆساکی سەنەدی بۆ نانووسانی 6 لیژنە ئەم قوتابی ئەبینێ ئەگەر 6 لیژنەی بینێت هەموو با بڵێن مەلەفەکەی لە بەردەستی لیژنەکانەیە لیژنەی 15 ئەگەر ئەمە و تەبارەک و 5 نەبێت ڕایەگرێت دەڵێ بڕۆ هەموو ئەو شتانە ببینە ئەنجاوەرە بۆ شێوەیە بۆ قۆناغانات تێپەڕێ لە ئێستادا کار و چالاکیەکانتان چۆن بەڕێەکان گەیشتونێتە چه ئاستێک لە ڕاستیدا خۆتان نەزان ینی مەسەلەی کۆڕۆنا و ئەم دەروپەتایە کە هات پلانی هەموو دەوڵەتانی گۆڕی نەکرد خراوەکان ئێمە حقت پلانی زۆر باشمانە بووە ئەم ساڵ بەڵام قەدەری خوا بۆ هۆی کۆڕۆناوە تۆزە پلانەکانمان دواکەوت و لە ئێستادا سپاس بە خۆ قوتابیانمان هەموو هاتوونەتەوە و دەستمان کردەوە بە وانەوتنەوە لە دوای کاتی کۆرۆنایە بە ئۆنلاین هیچ هەوڵێکتان نەیاوەکە ئێستا ویستم ئاماژە بۆکەم بەڵام لە کاتی کۆڕۆناتەوە تەمەن لە 180 قوتابیانمان الحەمدوللا توانیمان بەهۆی نەبوونی خەتەوە نەمانتوانین لە 100 ینی ئێمە ئەو کارە بکەین یا مامۆس هەندێک لە مامۆساکان بڵێ خەتیان نەبوو و هەندێکیش لە با بڵێن فێرخوازەکانمان خەتیان نەبوو بەهۆی ئەوە نەمانتوانین لە 100 جێبەجێ بکەین بەدە 180 توانم بڵێ خوێندکارەکانمان قوتابەکانمان لە کاتی کۆڕۆنا بە ئۆنلاین دەرسیانە خوێن بە تایبەتی ئەوانەی دەرسی عملی و بڵێ خوێندنیان نەبوو نەک دەرسە نەزەری و تەجویدەکان تەنانەت دوو مامۆسای بەڕێزیشمان بە شێوەی ئەلکترۆنی هەموو تەجویدی قورئانیان شەرح کرد و سپاس بەخوا لە پێیج و ئەکاونتەکانی خۆماندایان بەزان بۆی کە قوتابیان بتوان لە ماڵیشەوە گوێ لەو دەرسە نەزەریانە بگرن ئەوانەی کە لە خولەکان دواکەوی بە شێوەیەکی گشتی بەڕێستان ئیش لەسەر چ بوارێکەکەن وەکو عەرزم کردن ئێمە پەروەردە هەممانە چکە حەقەت ینی فەراقی گەورە ئابینین لە ناو کۆمەلگای کورداواریا بۆ مەجای پەروەردە ئێمە مجارێڵین بە ژمارەی قوتابخانەکان پێویستە ئەم ڕێکخراوانە هەبن ینی چۆن قوتابخانە هەیە ئەوەندە عدد لەم ڕێکخراوانە هەبێ بۆی فەراقی قوتابخانەکان پڕکارە کە بەڕاستی کە هەمومان و حەقەتا زانین مەجای پەروەردە لەو لە خوێندنگا و قوتابخانەکانە فەرامۆشکراوە بەس بیزاد ئێمە لەسەر پەروەردەی گشتیش ناکەین لەسەر پەروەردەی قورئانی شەکەین و فێرکردن و مەجای تەربیەی قورئانی ڕۆشنبیری قورئانی دکتۆر لە قسەکانتە ئاماژەت بەوە کرد لە پاڵ خوێندنەوە و فێربوون و خراعەتدا تەفسیریش خوێنن تەفسیرەکە لە یەکەمین تەمەنە بچووکەکانەوە کە وەردەگیرن تەفسیر دەخوێنن یاخود بۆی مەسەلەن مێشکیان زیاتر کامەڵتر بێت تێگەشتووتر بێت لە قۆناغیدا بڵێن بەرزترە تەفسیریان پێ فێر دەکەن بەنسبەتی تەفسیرەوە بۆ بچووکەکان ئێمە هەر لەناو مەنهەجی پەروەردەی خۆمانە چەند بڵێ ئایەت و چەند سوورەتێک کە ئامانجدارەوە بۆ ئەو مناڵانە گونجاوە هەڵمامژادەوە لە مەنهەجە جێمان کردوێتەوە بە شێوەی تەفسیریش ناڕێک ئاەتەکە بخوێنێتەوە معنای بکات و ئەنی ئەو مەفهومەی کە لە ئاەتەکان وەرەگیرێ و سوورەتەکان وەرەگیرێ بۆ قوتابیەکان باسەکرێ و هەندێک جارێک لەگەڵ هەندێکی تەرفیهی بۆیان تێکەڵەکرێت بۆ شێوەیە بۆ گەورەکانی شێوەی دەرسی عامە و لەم ساڵەوە پێڕەویەکەن ئینشاءڵڵا ئەنی بە شێوەیەکی گشتی دەرسەکە دانین
ئەو قوتابیانەی ئارزومەند بن خوا نەتوان بەشدار بن لەبەرەوەی گەورەکان زۆربیان مەشغەڵەتیان ناتوانین ئێمە ئیلزامیان بکەین با بۆی کە بێن لە پۆلا دانیشت و تەفسیر بخوێنن. زۆر باشە کەواتە کاتی داوامکردنتان چۆنە؟ کاری داوامکردنمان ئێمە لە حەقەتە هەفتەکە هەمووی کراوە غێری جومعە، بەڵام بەهۆی زۆری قوتابیانمانەوە لەبەرەوەی ئێمە سوپاس بخوا ئێستا لە سلێمانی ئێمە چەند لقتان هەیە لە سلێمانی بوو؟ لقی سەرەکیمانەیە لە گەڕێکی مامۆسایانە و دوو بنکەی ترمان هەیە، یەکیان لە گەڕێکی سێتوانە، یەکیان لە گەڕێکی بەکرەجۆیە، هەرسە بە لقی سلێمانی ئەوانە بنکەن پێیانڵێن بازنە. بەکۆی ئەم سێ بنکەیە با بڵێن نزیکی 2000 قوتابیمانەیە، تەبەن ئەم ئاماری پێش کەرەنتینەیە، چکە عەرزمکرد نازانین کەرەنتینە چی بەسەر وەزعەکەیەناوە. بەسپاس بەخوا دوای کە داواممان کردوێتەوە ئەبینین یعنی هەمان تاقوتەرامەگە بڵێ کەسانێک ئێستا نەهاتبنەوە پەیوەندیان نەکرد بە دیارە لەبەر ئەوەی کە حساب بۆ باری تەندروستی خوانەکەن بە درێژایی ساڵ ئێوە داوامتان بە درێژایی ساڵ داوامان خوێندنگاکان نییە کە لە هاوین ئێمە یەکەم مەرجمان بۆ وەرگرتنی قوتابی ئەوەی نابێ بڵێ هاوین دێم و زستان وازێنم، ینی ئەوە نییە لای ئێمە ئیجباریە هەفتەی یەک ڕۆژە لە هاوین و زستانە، چکە ناتوانین هەموو ڕۆژێک ئێمە قوتابی جێ بکەینەوە، چکە جێمان نیە، ینی حەقەت تەوزیعمان کردەوە بۆ ئەوانەی ئەمڕۆم دوانی ڕۆدێن ئیتر تا دووشەمەکەی تر نایەنەوە بەیانی سێشەمە وەرە بە هەماچۆکە ئەمڕۆ قەرەباڵغە بەس ئەمانە هەر ڕۆژێک و وەجبەیەک هەر ڕۆژە وەجبەیەک داوامەکە بە شێوەیەکی ئەوە تەوزیعمان کردوون بەسەر تاقەکانە و بەڵام بەوە ئەکو عەزمکردنیانی زستان و هاوینی بۆ نییە، چونکە ئەگەر ئەم پرۆسەی کەم باسم کرد شەش لیژنەوە ئەم پرۆسە دوور و درێژە جاری وایە بۆ قوتابیەک 8 ساڵ 9 ساڵەکانێ. زۆر باشە، پێم وابێ لەو خوێندکارانەی کەوا لای ئێوە دەرزی قورئانە خوێنن لە پاڵەوە شاوەک باس کردەوە تەرکیز لەسەر پەروەردە دەکەن، بەتایبەت ئەو خوێندکارانەی کە لە قۆناغێکی هەستار و حساسان کەویش پۆلی 12 پێم وابێ ئەم ساڵ نوری حیکمە ڕێژەیەکی زۆر لەو خوێندکارانەی کە هەیبوو نمرەیەکی زۆر باڵایان هێنابوو، لەوە شایەوە هاوکاریان دەبن یاخود چۆن پشتگیریان دەکەن یاخود چۆن ئیشتان کردووە بۆی ئەو خوێندکارانی کە دێنە لاتان و پۆلی 12 نەتیجەیەکی باشیان نەبێت. لە ڕاستیدا ئێمە عەرزم کردی فعلەن گرنگی بە هەموو لایەنەکانە دێن. ئێستا ئەمە خولی درێژخایانی با بڵێن تەنمیەی بەشەری و گەشەپێدانی مرۆیمانە خولی 1 ساڵە بۆ قوتابیەکانی قۆناغی ئامادەیی و قۆناغی زانکۆ لەو خولانەدا بەردەوام هانیانە دێن بۆ خوێندن، ینی هاوتەریب لەگەڵ خوێندنی قورئانەکە بۆی لە خوێندنی قوتابخانە سەرکەوتوو بن و الحمدلله لەوەش سەرکەوتوو بنەوە تا نوری حیکمە. لە کاتی وتنەوەی وانەکانی خۆتان کە تایبەتە بە قورئان و تەجوید ئەو خولانی کە یان کەنەوە بۆ خوێندکارانی قۆناغی 12 بڵێن وانەکانی خۆشیان خولیان بۆ کەنەوە لە وانەکانی خۆیان؟ ئێمە ئەو لایەنەمان یان وەکو تەشجیعکردنە تەنها هاوکاریانەکەن و بەس لە ڕووی گەشەپێدانی مرۆڤ هانیانە دێن بۆی سەعی بکەن، ینی بەردەوام ئێمە مدەڕیب و ئەوانە بۆ وانکەسە وەکو عەزم کرد خولێکی 1 ساڵەمانەیە حالیان ئێستا دوو خولی تەواو بووە، خولی 12 خولا مانگی خولێک 10 خولی ماوە و بێجگەلەوەش لە بین بەپێی وەرزەکانانی مامۆستا و مدەڕیبی شارەزا و لێ هاتوو بانکین قسان بۆکە و هاندانی و ئەمەش کاریگەری هەیە بۆ الحەمدولillah و مامۆستا ئاماژەی پێکرد. ئێمە ئەم ساڵ ڕێژێکی باش نزیکی 50 قوتابیمان نمرەی باڵایان بەرەسێنەوە لە سەر و 90 هێناویانە و سوپاس بەخوای کەمی هەرێم یەکەم لەسەر ئاسی هەرێم قوتابی دەستگای نوری حیکمەیە و دادەلەنیە و هەروەها ینی لە دووەم و سێمەکانە هەمانە سوپاس بخوا کەواتە ئەوە بەرهەمەکەی دیاربووە و قوتابیەکانمان بەهۆی بەتایبەتی لە لقی سلێمانی ئێمە بۆردێکمان دروست کرد ناوی بۆردی گەنجانە. ئەم بۆردە پێکهاتەوە لە قوتابیانی زانکۆ بۆردێکمان بۆ کچان دروست کردەوە بۆردی گەنجان بۆردێکیش بۆ کوڕان. ئەم حەقەت ینی گەنجێکی زۆر لە دەوری ئەو بۆردەکەوتەوە هاوشان لەگەڵ خوێندنی جامیع و زانکۆکەیان و کەسانی زۆر سەرکەوتوو بە تەفەیوق نەبواری قورئان خوێندن و هەم لە دەنگخۆشیە و هەم لە حیفز و لەبەرکردنە هەم لە قیرائاتیشە. سوپاس بخوا. تا چەند کارتان کردووە لە بواری پەروەردە و ڕێخستنەوەی کۆمەڵگاوەک دەزانین کە لە ئێستادا هەوڵی شێواندنی ئەدرێتەوە تا چەند کاریگەریتان هەبووە لەسەر ئەو گەنجان؟ لە ڕاستیدا پێشتریش باسمان کرد ینی مەسەلەی فەراقی گەورەی پەروەردەیی هەیە لە کۆمەڵگای ئێمەدا. ئێمە هەر ئەوشە ئێش و ئازاری ئەوەیە وای لێکردوین کە ئەم ڕێکخراوانە هەبێ ئەگەر قوتابخانەکان ڕۆڵی خۆیان ببین لە ڕاستیدا پێویست ناکەم ئەم ڕێکخراوە هەبێت بۆ پەروەردە و ئێمە ئەو قوتابیانەی کە لامانە توانم بڵێم نیوەی هەزاری منداڵە یا با بڵێن مەرحەلەی هەتا بڵێ 12 ئامادەیی ئەوانە هەر هەمویان لەلای ئەمە هاوشان لەگەڵ قورئانەکە دەرسی پەروەردەیشیان هەیە و نەتیجەشی دیار بووانی فیدباکی باوکو دایکمان وەرگرتوتەوە کە پیانوتین بەڕاستی ینی مناڵەکانمان گۆڕانکاریان بەسەرا هاتووە بەهۆی ئەوە کە لە نوری حیکمە بوون. دیارە تاقو تەراشی دیکە هیچ سوودی نییە بە ئینسان منصف بێ، بەڵام بە شێوەیەکی گشتی باوکو دایکان زۆر ڕازین و ئەمە مناڵی خۆشمان لەوێ ینی حەقەت خۆمان وەکو دایک و باوکێک شاتیە دێن بۆی کە مناڵەکانمان زۆر سوودیان بینیوە.
زۆر باشەکە دکتۆر بێگومان بوونی هزار خوێندکار بۆنمە بەس لە لقی سلێمانی وەروەها پێویستی بە ڕێوجایەکی زۆر هەیە ئێوە مەسەلەن هەڵتان داوە کێ پشتگیریتان دەکات کێ سپۆنسەرتان دەکات بۆ هەنێک بابەت یاخود داواکاریتان چێ داواتان لەکی هەیە بنمە خولێکی یەک ساڵیتان دەبێت یاخود چالاکێکی تایبەتتان دەبێت ڕەنگە پێویستان بە کۆمەڵێک لایانی مادیش و معنەویش و وەروەها بینا و کۆمەڵێک وەسایلی کە لە بواری پەروەردە بێگومان ئەمانە هەموو پێویستنین و وەروە داواکارین ئێوە لەو بارەیە چۆن لە ڕاستیدا ئێمە لەو دەقەوە دروست بووینانی کار و چالاکی ئەمە پشتی بەسەوە بە خێرخوازان بە دەرەجە یەک دەرەجەی دوو لەو بڵێ قوتابیانەی کە هەمانە ئەمە مانگانە 5,000 دینار بە شێوەیەکی غێر ئیلزامی وەرەگرین غێر ئیلزامی ینی لەو هەزارە لەوانەی 500 بیدات بابڵێن لە کاتی داوامی ئاسایی ینی بە پێی توانە ئەوەی هەی بێت پێی توانە مەسە نەگەر خوشکوبرایەک بن و تومانەکێکتان بیدا نییە کەس ئیلحاح ناکات بەس تر خۆی ئەگەر ویستی تر مانگانە تەسلیمیەکات ئەمە ینی ئەو بۆ ئێمە باشە و هەروەها مەجموعەی خێرخوازی باش الحەمدولillah ئێمە لە پشتمان سپاس بخوا بەپێی توانای خۆیان ئەوانیش مانگانە هاوکاریمانە کانە بەپێی پرۆژە بۆ ئێمە خێوەتگەیەکمانەیە پەیوەندی پێوەکەین و بڵێ کولفەی خێوەتگەکە خاتە سەر شانی خۆی ینی ئەوە هەمووی ئەو خێرخوازانە سپاس بۆ خێمە لێرە لە قسەمانی بە ئەوە توانیمان الحەمدولillah بیناش بۆ خۆمان دروستکەین لە کرێچێتی دەرچوین وەکو لق ڕۆبەری بیناکەتان چەنە ئەتوان کە خوێندکاری زیاتر وەربگرنیان تەنها ڕێژەکەتان دیاری کردو مەحدودە وڵای بیناکەمان پێشتر ئێمە بینایەکی کرێ و یەک قاتمان بەدەست بە سپاس بەخوا ئێستا بینای خۆمانەیە بینایەکی 6 قاتمانەیە و الحەمدولillah ڕوبەریشی باشە بەڵام جاران تۆزێک فەوزای پێوە دیار بوو لە بەروی قات بەڵام ئێستا منەظەممان کردوانی ئیدارەمان جیا کردوتەوە قاعی سەر بە خۆمانەیە قاعی گەورەمانەیەوە کتێبخانەمانەیە بە ڕوبەری تقریبا 100 متر الحەمدولillah هەر کتێبخانەیە و قاتی با بڵین کتانمان جیا کردوتەوە تابقی کتان جیا کراوەوە تابقی قورآن بەو شێوە ینی شتەکانمان تەوزەی کردووە ئێستا توانین بڵین لە لقی سلێمانی بەس لە بینای سەرەکی ئیستیعابی نزیکی 1500 بۆ 2000 قوتابی بکەین زۆر باشە مامۆستا باستە لەوە کرد کە ئێمە مامۆستای تایبەتە ینی بۆ ئەو خوێندکار و قوتابیانە ئەو مامۆستایانەش هەر دەرچوون لە لای خۆتان لە لای خۆتان بەسمێ بڕوانامەیان وەرگرتووە بەڵێ ئەو مامۆستایانی کە لە مەجالاتی با بڵێن باس بکرد گەشە پێدانی مرۆی ئەو تەخەسوسانن کە لای ئێمە ناخوێن ئەوانە هەمویان بە پەیوەندی شەخسی و علاقات و برادەرایەتی ئەوانە هەمویان کەسانی بڵێ دڵسۆز و چاکن و بە خێرخوازی ماڵیانەوە بێ لێرە سوپاسیانەکەم هەمویان بە خێرخوازی بە بێ بەرامبەر دێن وانەمان بۆڵێنەوە بەڵام ئەوانەی قورئان ئەڵێنەوە لە لای خۆمان نزیکی 200 مامۆستا قورئان دەڵێتەوە لە لقی سلێمانی هەر هەمویان الحەمدولillah دەرچووی خۆمانن و زۆرێک لەوانە بوون کە هاتوون لەوە کە باسم کرد فێری حرفمان کردون فێرمان کردون چۆن ئەڵێ ضاد چۆن ئەڵێ عین چۆن ئەڵێ غین ئێستا بوونەتە مامۆستای زۆر کارامە و لێ هاتوو و لەوێ دەرسەڵێنەوە خۆبەخشانە زۆر باشە دوجار زیادکردنی ئەم جۆرە دەستگا و ڕێکخراوانە تا چەند سوود بە کۆمەڵگای گەێنێت بەڕای بەڕێز بەڕای منم دەستگایانە تەمەن ئەگەر فەوزا ڕوو نەدات و لەژێر کۆنتترۆڵا بن و زەوابیتی خۆی هەبێت و کەسانی باش و دڵسۆز بەڕێبەرێ فعلەن زۆر زەرورن ینی لە ئێستادا زەرورەتیان بەقەدەر بوونی قوتابخانەکان و بەقەدەر بوونی مزگەوتەکان زەرورەت زۆر سپاس پێما بێ دەرفەتمان کەمەوە پرسیارەکانیش ماشەڵڵا هەر بابەتەکە لەبەروی حساسە هەن بەڕاستی ئەگەر لە کۆتایە زۆر بە کورتی شتێکتما بێ وڵی تەمەند دەستخۆشیتان لەکەم حقت هەچەند باسی ئەم جۆرە دەستگانە بکەین و باسی گرنگیان بکەین هەر فعلەن تاو نابێت بەزەکو ئاماژەیەک الحەمدولillah ئێمە ساڵانە ئاهەنگێکی ساڵانەمان فستیڤالێکی ساڵانەمانێ بۆ ئەو خوێندکارانەمان کە ئیجازە وەرەگرن و تەخەڕۆجەکەن و لەم ساڵیش الحەمدولillah بەبوونی کەرەنتینەشەوە نزیکی 60 قوتابیمان تا ئێستا ئامادەیە انشاءالله لە زووترین کاتە ئەگەر ئەم بارودۆخە تەندروستی باش بێت ئیعلانیەکەین فستیڤاڵی نۆممانەکەن انشاءالله تعالی ئینشاءالله بە هیوای سەلامەت سپاس بۆ ڕێز دکتۆر زانا ئامین کارگەری لقی سلێمانی دەستگای ڕۆشنبیری نووری حکمە کەوا لەم تەوەرەیە لەگەڵمان بوون بینانی عەزیز ناوڕێکمانەیە و دێنەوە تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خێزانەکەم هەڵبژاردووە هەموو کات شیری ئاڵتونستا بە منداڵەکانم دەدام بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت من
بە شیری ئاتونسا کێک و شیرینی دروست دەکەم. شیری ئاتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە. سەداسەد سروشتی تامێکی نایە. ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەم و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە با بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە. بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێت. ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێکچوویەکی ڕۆژانەی نییە. هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت. فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر. ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنە 0 153 85 85. ئەم کوڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە. وشاری نینی تامێکی لە یاد نەکراو. برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە. برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا، ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت. برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە. بگرە زۆریش بەسوودە. پێکاتە و ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6 واتە ئەم برنجە برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین بەڵکو چڵتوکە و خۆمان کڕی دەکەین. شێوازی لێنانی لەگەڵدایە. بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام. تۆپ ئارت. دوبارە سڵاوتان لەبێت بۆ ڕێزان کورتێکی هەواڵەکانتان پێشکەش دەکەن. سکرتاریەتی یەکێتی مامۆستایان ڕایگەیان داوایان کردووە پێش دەستپێکردنی خوێندن موچەیەکی دیکە بدرێت. هۆشداریش دەدەن ئەگەر موچە نەدرێت دەستپێکردنی ساڵی نوێی خوێندن قورس دەبێت. ئەحمەد گەرمیانی سەرۆکی یەکێتی مامۆستایان بە خەندانی ڕاگەیاندووە پرۆژەیەکیان ئامادەکردو و دەیدەنە وەزارەتی پەروەردە دەبێت بژێوی مامۆستایان باش بکرێت و پێش دەستپێکردنی خوێندن موچەیەکی دیکە بدرێت. سەرۆکی یەکێتی مامۆستایان باسی لەوەش کرداوەشیان کردووە کە وەزارەتی پەروەردە دەستکاری پرۆگرامەکان بکات کە بگونجێت لەگەڵ دۆخی تەندروستی جیهانی. ئەحمەد گەرمیانی ڕاشیان دەستپێکردنی ساڵی نوێی خوێندن قورس دەبێت گەربێت و حکوومەت موچەیەکی دیکە نەداتە مامۆستایان. دۆسیەی زەویە داگیرکراوەکانی ناحیەی چوارقوڕنا بۆ داواکاری گشتی ڕانیا بەرزکرایەوە. لە نووسراوێکدا کە ڕاستەی داواکاری گشتی شاری ڕانیان کردووە کۆمەڵێک لە چالاکوانان و دانیشتوانی چوارقوڕنا ئاشکرای دەکەن بە سەدان دۆنم زەوی لە چوارقوڕنا داگیرکرا و تەلبەند کراوە. دەژڵێن تا ئێستا 85 دۆسی گەندەڵی لا جۆرەکانی گۆڕینی ڕەگەزی زەوی بیر هەڵکەندن و دروستکردنی باخ و کڕین و فرۆشتنی بە نایاسایی لەلایەن داواکاری گشتی ڕانیەیە بەڵام تا ئێستا ئەنجامی هیچ یەکێک لەم دۆسیانە یەکلایی نەکراوەتەوە. جەختیش دەکەنەوە لا نزیکەوە چاودێری ئەو کەیسانە دەکەن و چاوەڕێی ئەنجامەکان دەکەن و ئەگەر بێت و یەکلایی نەکرێنەوە هەموو ڕێکارێکی مەدەنی و فشار دەگرنەبن. کۆنسۆڵگەری کۆماری ئیسلامی ئێران لە بەغداد ڕایگەیاند پێدانی ڤیزای خۆڕایی بۆ هاوڵاتیانی عێراق بەردەوام دەبێت دوای ئەوەی هەواڵی وەرگرتنی پارە لە بەرامبەر ڤیزای ئێرانیدا لەلایەن ژمارەیە کۆمپانیای گەشتیاری بڵاو بووەوە. کۆنسۆڵگەری ئێران ڕایگەیاند ڤیزای ئێران بۆ گەشتیارانی عێراق بە خۆڕاییە.
عباس حەمیدی کۆنسۆڵیەران لە بەغداد ڕایگەیاند بۆ وەرگرتنی ڤیزا پێویست ناکات گەشتیارە عێراقیەکان بچنە کۆمپانیا گەشتیارەکان دەتوانن ڤیزای بێ بەرامبەر بەدەست بێنن و ڕاستەوخۆ بچن بۆ هەر کۆنسۆلگەرێکی ئێران لە عێراق. ئاماژێ بۆەوەش کردووە کۆنسۆڵخانەکانی ئێران لە شارەکانی بەغدا، بەسڕە، کەربەلا، نەجەف، هەولێر و سلێمانی ڤیزای خۆڕایی دەدەن، ئەوەش بەپێی ڕێنمایی وەزارەتی دەرەوەی ئێران دەبێت. باسی لەوەش کردووە ئەو عێراقیانی کە هاوسەر و مێرد و منداڵ ئێرانیان هەیە لە ئێران نیشتەجێن یاخود ئەو کەسانی بە دوای چارەسەری پزیشکیدا دەگەڕێن خوێندکارانی زانکۆ و بازرگان و وەبەرهێن دەتوانن گەشت بکەن بۆ کۆماری ئیسلامی ئێران و ڤیزای بێ بەرامبەر بەدەست بێنن. ئێوارەی دوێنێ لە شاری بەسڕا جارێکی دیکە خۆپیشاندان دژ بە تیرۆرکردنی چالاکوانان دەستی پێکردەوە. خۆپیشاندان لە گۆڕەپانی بەحریە لە نزیک بینایی حکوومەتی خۆجەیی لە ناوەندی پارێزگا دەستی پێکردەوە و بەرەو بینای ئەنجومەنی نوێنەران ڕۆیشتن و دواتر بەرەو ناوچەی ئەلعاشار لە ناوەندی شاری بەسڕا ڕێپەیوانیان کرد. هێزەکانی ئەمنیستی کەسیان دەستگیر کرد کە لە هەندێک خۆپیشاندەر نزیک بوون و گاڵۆنی بەنزینیان دەفرۆشتن نەوەک ئەو گاڵۆنە بەنزینانە بەکار بهێنرێن بۆ کاری توندوتیژی. خۆپیشاندەران داوای مافی قوربانیانی خۆپیشاندانەکان دەکەن لە سزادانی بکوژانی چالاگوانان و دادگاییکردنی گەندەڵکاران. هێزەکانی ئەمنیش ڕێکاری توندیان لا دەوروبەری نووسینگەی ئەنجومەنی نوێنەران گرتەبەر. لە یاری کۆتایی چامپیۆنز لیگ بایرن میونش با گۆڵێکی بە بەرامبەر لە پاریس سان جێرمانی بردەوە بۆ شەشەمین جار لە مێژوودا نازواناوەکەی بەدەستێنا. لە یاری کۆتایی خلیانە پاڵەوانەکانی ئەوروپا هەردوویانی پاریس سان جێرمان و بایرن میونشن لە یاریگای دالوز لە پورتوگال ڕوبەڕوو یەک بوونەوە. یاریەکەش بە ئەنجامی گۆڵێکی بە بەرامبەر لە سوودی بایرن میونشن کۆتایی هات. گۆڵەکەی بایرن میونشن لە خولێکی 5 کینغزلی تومان تۆماری کرد بە منجامە یانەی بایرن میونشن بۆ شەشەمین جار لە مێژوودا توانی نازنانێوی چامپیۆنز لیگ بەدەست بێنێت. نوێترین سمارتفۆنی گۆگڵ کە بڕیارە بەم نزیکانە بەردەست بێت و پێشبینی دەکرێت لە مانگی داهاتوودا بخرێتە بازاڕەکانەوە بە گوێرەی ژمارەیەک وێنەی دزەپێکرا و توانای ڕکابەریکردنی ئایفۆن 12 نییە. چەند وێنەیەکی ئەو سمارتفۆنە نوێیەکە ناوی گۆگڵ پێکسەڵ 5 دزەی پێکرا و وێنەکان دەیسەلمێنن گۆگڵ کۆڵی داوە لە ڕکابەریکردن و هەوڵدان بۆ سەرکەوتن بەسەر کۆمپانیای ئەپڵدا کە بەرهەمێنەری سمارتفۆنەکانی ئایفۆنە. ژمارەیە گوێنەی ئەو مۆبایلە نوێی گۆگڵ بڵاو کراونەوە کە لە ماڵپەڕی ڕێدیت مۆبایلی پێکسەڵ 4G و 5G و پێکسەڵ 5 لا وێنەکاندا دەردەکەون و بەشی پشتەوەی سمارتفۆنەکان دەرکەوتووە. دانەیەکیان بچووکترە و ڕەنگی ڕەشەکە لەو بڕوایەدان مۆبایلی پێکسەڵ 5 بێت و ئەوانەی دیکە کە ڕەنگیان سپیە و گەورەترن پێشبینی دەکەن پێکسەڵ 4G و 5G بێت. کورتیاوەڵەکانتان پێشکەشکرا پاش ناوبڕێک دەگەڕێمەوە لاتان و لەگەڵتان بەردەوام بێت. وڵای زانم هاوکارمان سامان فەتاح راپۆرتێکی بێ ئامادەکردوین لەسەرەوەی چۆن کتێب بکەینە هاوڕێمان دا بینەری بین. جیاواز لە 5 ساڵی ڕابردوو ئەم ساڵ بیرۆکە و پرۆژەیەکی نوێ دەست پێ دەکەن لە سوود و قازانجی قوتابیانی خاوەن پێداویستی تایبەت. توانیمان ئەم پرۆژەیە بدۆزینەوە پرۆژەیەک بۆ خوێندنەوەی کتێب کە بتوانین بۆ ماوەی ئەم دووسێ مانگە کە هەمانە لێرە لەگەڵ ئەو مناڵە خاوەن پێداویستیانە ئەمە سوودێکی زۆر باش بە دایک و باوەک بە مناڵ بەوە تقریبی خۆی لە 27 ناونیشان خۆی دۆزێتەوە لە پۆلی یەکەوە تا پۆلی 12 ئامادەیی بڵێن پرۆژەکە بەردەوامە بێ. دانەوێت لە پشووی هاویندا بە خوێندنەوە خۆیان سەرخاڵ بکەن. ڕێکخراوی کەمەندامانی هەڵەبجا لە ڕێگەی پرۆژەیەکەوە کە 520 قوتابی خاوەن پێداویستی تایبەت تێیدا سوودمەند دەبن پرۆژەی کتێب دەکەم باوەڕێ خۆم بۆ ماوەی 3 مانگ ڕادەگەێنن. بە شێوەیەکی مەیدانی جانتای تایبەت و کتێب و نامیلکەکان بۆ قوتابخانەکان دەبن. کتێب دەکەمە هاوڕێم پرۆژەیەکی پەروەردەیە بۆ 520 خوێندکاری خاوەن پێداویستی تایبەت. پرۆژەکە خۆی دەبینێتەوە لە 27 ناونیشانی جیاوازی کتێب و نامیلکە بە دیاری بە قوتابی دەبەخشرێت.
بۆ ئەوەی قوتابی لە پشوو یاوین لە خوێندن دانەبڕێت و بەردەوام بێت لەسەر وانە پەروەردەی و فێرکاری و زانستەکان باوکاری دایک و باوک. ئێستا بەرنامەکەیان گۆڕیوە لەبەر ئەم ڤایرۆسی کۆرۆنایە لەبەر تێکەڵ نەبوونی مناڵەکان و بە حکمەوەی نەخۆشیەکە بڵاو نەبێتەوە لە ناویانە بەرنامەکەیان گۆڕیوە بە نامیلکۆ بە کتێب و بە ئەو شتانە و ئەوش کارێکی زۆر جوانە چکە هەم مناڵەکان ئەوان لە یەکەوە هەتاکو 6 فێری خوێندنەوەی سەریع و متابعە بن و هەم فێری خوێندنەوەی کتێبە بن و هەم ڕێنمایەکی باشیشە بۆ خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا. پرۆژەکە بە سەرپەرشتی بەڕێوەبەراتی پەروەردەی هەڵەبجە بەڕێوە دەچێت. دوای یەک مانگ هەڵسەنگاندن دواتر پرۆگرامەکانیان دەگۆڕێت بۆ زیاتر بەرزکردنەوەی ئاستی قوتابیە خاوەن پێداویستیا تایبەتەکان. پرۆژەکە دەیان ڕایانان و چۆنێتی فێرکردن و مامەڵەکردن لەگەڵ دەوروبەر و شێوازی کۆششکردن لە خۆ دەگرێت. کتێب باشترین ڕێگە و باشترین کارەکە قوتابیانی خاوەن پێداویستی تایبەتیان هەموو کەسێک لە ماڵەوە هەوڵ بدات کتێب بخوێنێتەوە. دەروونناسێکیش دەڵێت پرۆژەکە دەرونی قوتابی خاوەن پێداویستی تایبەت ئارام دەکاتەوە. نەوو لایەنە پەروەردەیەکەدا فێرکردنیش ئامانجی سەرەکیە. لایەنی فێربوون بێ پەروەردەش نابێت بۆیە هەردوو پرۆسەکەمان پێکەوە ئەنجام داوە وە پرۆسەی فێربوونەکە و کۆیکە وانەکانی قوتابخانە هەوڵمانداوە شێوازە لە شێوازەکان دووبارە ئەم سوودە بگەینەوە بە خوێنکاران وەلایەنە لەم پرۆژەدا لایەنی دەرونی هەم خێزانەکان و هەم خوێنکارەکانیشمان ڕەچاو کردووە کە چۆن بە شێوازێکی ئاسان کە بتوانن لایەنی فێربوونی پەروەردەیەکەش هەردووکان پێکەوە سوودمەند بێت و بتوان خۆیان بەرەو پێشەوە ببن. جگە لە خوێنکارانی خاوەن پێداویستی تایبەت کە ڕاستەوخۆ سوود لە پرۆژەکە وەردەگرن، نزیکەی 900 وڵاتی دیکەش لە پرۆگرامەکانی پرۆژەکە کەڵک دەبینن. سامان فەتاح تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ هەڵەبجە. باش وەڵای زان دوو تەوەرەمان ماوە لە پرۆگرامەکەمانە هەرکام لە تەوەرەکان گرنگی و تایبەتی خۆیان ێشەیدا یەکێک لەو گرفتانەی کە هەموو ساڵێک بۆ خوێندکاران دروست دەبێت سەرەتای دەستپێکردنی خوێندنیان بینای خوێندنگاکان زۆر بەیان کێش و گرفتیانەیە و بە تایبەتیش ئەم ساڵ مامۆسایان موچیان نیە و هەندێکیان ئیشی دووەمیان دۆزیوەتەوە لە بەرەوەی موچەنی ئەوانیش ڕۆزێک مەشغوڵیات و بگرە بەشێکیان مۆڵەتیان کردووە کێشە لە مامۆستا دروست بووە وەروەها منهەجی تازە و چاپی کتێب و کۆمەڵی کێش و گرفتی تر لە یەکێک لە تەوەرەکانمان قسە لەسەر ئەو بابەتە دەکەین تاوەکو مامۆستا لەگەڵمان ئامادە دەبێت و بابەتێکی تیژەیە کە زۆر زۆر هەستیارە ئێستا لە گەرمیان کەمپینێک دروست بووە ئەم کەمپینەش بۆ ڕێگریکردن و لابردنی تەواوی ئەو کەسارەوە غەسالانەیە کەوا لەسەر ڕۆخی ڕووباری سیروان و ئاوی دەربەندی خان دروست کراون کە چەولمی ئەوێ دەشۆنەوە و وەروە دەیگوازنەوە سیمای ناوچەکەی زۆر تێکداوە زۆر شێواندوویەتی لەوێ کۆمەڵێک لا و کۆمەڵێک گەنج کەمپینێکیان دروست کردو کە چیتر ئەم تێکدانی سروشتی ڕۆخی ڕووباری سیروانە و ژینگەی ناوچەکە و وەروە بردننی لموچە و تەواوی ئەو شێوانەی کەوا لە ناوچەکە دروست بووە ڕابگیرێ نەمێنێت باز لە قسە لەسەر زیان و کێش و گرفتەکانی ئەو غەسالە و کەسارانە دەکەین چ لە ڕووی ژینگەییەوە چ لە ڕێگوی تەندروستیەوە چ لە ڕووی ئابوووریەوە چ لە ڕووی کشت و کاڵیەوە کەوا ڕۆخی ڕووبارەکە دەشێوێنرێ ڕێڕەوی ئاوەکە دەگۆدرێت کێش و گرفتێکی زۆری دروست کردووە بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە بەڕێز ئەیاد محەممەد ئەگەر هەڵم نەبم لە سەرپەرشتیاری کەمپینی بڵێ کاگەیاد محەممەد سەرپەرشتیاری کەمپینی لابردنی غەسالەکانی وەروە کەسارەکانی غەسالەکانی دەربەندی خێن ڕۆخی ڕووباری دەربەندی خان قسە لەسەر و بابەتە دەکەین کە لە کارەوە لە کەلارەوە لەگەڵمانە کاگەیاد سڵاوت لێبێ ئەگەر گوێت لە منە دەمانەوەیە بپرسین کەمپینەکەیەوە بۆچی دروست بووە وەروە ئامانجتان چیە لە لابردنی کەسارە و غەسالەکانی سەر ڕۆخی ڕووباری سیروان و ئاوی دەربەندی خان بەڵێ سڵاو لەوێ سڵاو لە بینەرانتان دیارە ڕووباری سیروان وەک ئاشکرایە
بە تەنیشت قەزای کەلارا تێدەپەڕێ بەرەو ناوچەکانی خوارو و ئەم ڕووبارە سەوزیەکی زۆر باشی هەیە بۆ ناوچەکەەوە لە ڕووی ئابووری و ئەتوانێت سوودێکی زۆری لێ ببینێەوە گەشت و گوزار و پرۆژەی گەشت و گوزاری باشی تێدا بکرێت. دیارە هەر لە مێژەوە ئێمە وەک ڕۆژنامەنووسان وەک چالاکان و خەڵکی سنوورەکە هاواری ئەومان کردووە کە ئەم ڕووبارە بە ئاراستەی وێرانبوون و بە ئاراستەی نەمانە چێ دیارە ئەو سەوزەی و دار و ئەوانەی کە لەو چەمەدا سەوز بوونە بە شێوەیەکی سروشتی ئەمەش ڕەنگە دەستێک لە پشتی ئەوێ یاخود لەلایەن کەسانێکەوە هەوڵی لە ناوبردنی بدەن بۆ ئەوەی ئەو مادەخامانەی کە لە ڕووباری سیروانە هەیە دواتر دەربهێنرێ و سوودی لێبینرێ. وەک لە چەند ڕۆژی پێشووتردا ئەم هەڵمەتە یاخود ئەم کەمپینەوە ڕاگەیانەوە بۆ لابردنی غەسالەکان لەسەر ڕووباری سیروان ئاماژ لە ئێمە خزمەتکردنی دەڤەری گەرمیانەوە بۆ ئەوەی ڕووباری سیروان بکرێتە شوێنێکی گەشتیاری و بێتە هۆی ئەوەی لە ڕووی ئابووریەوە خزمەتێکی زیاتر بە سنوورەکەی خۆمان بکاوە چاوی گەشتیار و گەشتیار ڕاکێشین بۆ دەڤەری گەرمیان بەم هۆیش دەبێتە هۆی ئەوەی کە سنووری گەرمیان لە ڕووی ئابووریەوە بژێتەوە و کرێکار دەستی کار هەرێکەوە بۆ خۆی بوێتە خاوەنی ئیشێکی سەربەخۆ لەو چەمەدا. بەڵام بەداخەوە دیارە لە ساتی ڕاگەیاندنی هەڵمەتەکەی ئێمەوە لەگەڵ ئەوەی کە پشتگیریەک و پشتیوانێکی زۆر باشی بۆ دروست بوو لەلایەن چالاکان و لەلایەن خەڵکانی سەربەخۆ و خەڵکی دەڤەرەکەەوە تەنانەت خەڵکی دەرەوەی دەڤەری گەرمیانی چ لە نووسەر چ لە پەرلەمانتاران چ لە ئەندامانی ئەنجومەن و مامۆسایانی زانکۆ سەرجەمچین و توێژەکان پشتگیریەکی زۆر باشیان بۆ ئەم کەمپینە دەربڕی بە ئامانجی بەرەو باشکردن یاخۆت بە ئامانجی ئەوەی کە سنوورەکە ببوشێتەوە. لەگەڵ ئەمەشدا ڕەنگە ئەو دەنگانەی کەم نەبن کە دژایەتیان بۆ ئێمە دەربڕیەوە. بەڵێ کاگەیادێەوە ئەم کەمپینەتان پێک هێناوە تا چەند گەشتبینن تا چەند ئومێدتان هەیە بەوەی کە ئامانجێکتان هەبێ بتوان بە ئامانجی خۆتان بگەن. بەڵێ دیارە ئێمە لە ساتی ڕاگەیاندنی ئەم کەمپینەوە و ئێمە زۆر پشوو درێژانین لەگەڵ ئەم کەمپینەدا و مەرحەلە بە مەرحەلە قۆناغ بە قۆناغ لەگەڵ کەمپینەکەدا دەڕۆن. دیارە لە سەرەتادا هەڵمەتێکمان لە تۆڕی کۆمەڵایەتی ڕاگەیان ئەمەش وەک ئاشکرایە کە پشتگیریەکی زۆر باشی بۆ دروست بوو و قۆناغی دووەممان ئەوەیە سەردانی سەرجەم لایەنەکانی پەیوەندیدار بەو بابەتەوە بکەین وەکو نەوت و کانزاکانی گەرمیان و فەرمانگەی ژینگەی گەرمیان و گەشت و گوزار و هەروەها ئەو لایەنانەی ترکە پەیوەندیان ناپی وەکو دارستان و پاوەن و پۆلیسی ژینگە و ئەوانە. دیارە لەم قۆناغەدا ئێمە سەردانی بەشێک لەوانەمان کردووە ئەوانیش وەک لایانی پەیوەندیدار بۆ خۆیان کۆمەڵێکی شە و گیر و گرفتیان هەیە کە لەبارەی ئەوەی بۆچی ئەم ژینگەی سەرسیروان بەرەو وێرانبوون و بەرەو لە ناوچوون دەچێت هەمومان ئەمانوێ ئەم گلەی و گازندانە کۆ بکەینەوە دواتر لە قۆناغێکی ترا لەگەڵ ئەنجومەنی پارێزگای سلێمانی و لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی سەروی ئەمانەوە گفتوگۆ بکەین بۆ ئەوەی بگەینە ڕێگە چارێک و دەست بخەینە سەر کێشەکە بە ئاماجی چارەسەرکردنی. زۆر باشە کاگەیان هەر کەسێک ڕێکوێتە گەرمیان بە تایبەت قەراقی ڕۆخی ڕووباری سیروان دەبینێ ڕێژەی غەسالەکان زۆر زیادیان کردووە وەروەها ئیشکردن لەسەر ڕۆخی ڕووبارەکە بە تەواوەتی بەرەو وێران بوون و هەتا لە هەندێک شوێنیشە ڕەوتی ئاوەکە خاوەتەوە ئاراستەکەشی خەریکە دەگۆڕدرێ. کێن ئەوانەی ڕێگریتان لێ دەکەن پێیان ناخۆش ئەم کەمپینەی ئێوە سەر بگرێت وەروەها غەسالانە لا ببرێن لە کاتێکە لابردنی ئەمانە توانە بڵێم سوودێکی گشتی دەبێت وەروەها جۆرێکە لە پاراستنی ڕۆخی ڕووباری سیروان. بۆچی ڕێگریتان لێ دەکەن کێ پشتان ناگرێت کێ دژایەتی کەمپینەکەیەوە دەکات؟ بەڵێ سواز بۆ تۆ دیارە کێشەی ئێمە لەگەڵ هیچ کەس و شەخص و لایەنەکان نییە و نامانوێت بکەوینە وەڵامکاری لەگەڵ کەسانێکە کە ڕەنگە بەرژەوەندیان لەگەڵ ئەوەدا بێ. ئێمە کێشەکەمان کێشەیەکی گشتیە بە ئاماجی چارەسەرکردنی بە ئاماجی سوودگاندن بە دەڤەری گەرمیان و بە تایبەتی قەزای کەلار ینی ئەم ڕووبارە بە تەنیش قەزای کەلارە تێدا پەر
زیان وەکوچی بۆ نمونە من ئەگەر بگەڕێمە بۆ 2 ساڵی ڕابردوو لە سنووری ئیدارەی گەرمیانە لەسەر ئەم ڕووبارە 16 کەس بەهۆی خنکانەوە لەو ئاوەدا یانیگیانی لەدەستداوە ئەمەش ڕەنگە بەشێکی بگە گۆمانەکە ئەو مادەخامی کە لەسەر سیروان دەرەکرێ ئەبێتە هۆی هەڵکۆڵینی ڕووباری سیروان بەمەش پڕەبێ لە ئاو دەبێتە گۆما و هەڵمین دروستە بێت ئەمە جیانەوەی زیانە بۆ ڕووبارەکە. بەڵێ دیارە کێشەی دەنگمان هەیە لەگەڵ کاگەیات محەممەد لە کەلارەوە لەگەڵمان بوو باسکردن لە کێشە و گرفتەکانی ڕۆخی ڕووباری سیروان نازانم پێدەچێشت دەنگمان لەگەڵ ئینتەرنێت لەگەڵ کێشەی بۆی کێشەی ئینتەرنێتەوە پەیوەندەکەمان لەگەڵ کاگەیات نەما بۆ کاگەیات باسی لەوە کرد ڕۆخی ڕووباری سیروان لەبەرەوەی زۆر کێشەیەکی هەسیار هەیە ئەو گۆماوە قوڵانە کە دروست دەبنە هۆی کۆبوونەوەی ئاو ئەمەش خەڵکانێکی زۆر دەچن لەوێ مەلە دەکەن و دەخنکێن و ساڵانە دەبینین لە گەرمیان قوربانیەکی زۆر لەسەر ڕۆخی ڕووباری سیروان دەبینرێ کەواویش لەبەرەوەی شوێنی ئەو چاڵەغە سالانە ئەو شوێنانی کە چەولمێکی زۆریان لێ دەرهێنراوە بوونەتە هۆی ئەوەی کەوا کەسانێک ببنە قوربانی و بەدەر لەوەش ڕەنگە لە ڕووی کەش و هەوا و شێ و بەتابێت ناوچەی گەرمیان دیسانەوە کەشوهای ئەو ناوچە شتێک بدا بەدەر لە بابەتی ژینگەی و وەروە جوانی ڕوخساری ڕۆخی ڕووباری سیروان و دەیان کێشۆگرفتی تر بۆ هیوایەی کەمپینەکەی چالاکەوان و ڕۆژنامەنووس و خەمخۆرانی گەرمیان لە هەمبەر پارێزگاریکردن لە ڕۆخی ڕووباری سیروان سەرکەوتوو بێت وەروەها لە ڕێگەیەکی یاسایی وەروەها قانونیە و بتوانن ئەوانەشی کەوا ئیشی کاری غەسالە و وەروە چەولم دەکەن ئەوانش ڕێکاریان بۆ دیاری بکرێەوە شوێنی تایبەتیان بۆ دیاری بکرێت ئەوانیش بێبەش نەبن لەو کار و کەسابەتی هیانە بەڵام لە چوارچێوەی یاسا و بێت زود گەیاندن بە بێ دوور با بڵێن زیانگەیاندن بە مڵکی گشتی. بڵێ شەیدا پێم وا بێ هاوکارمان حسین لە هەولێرەوە لەگەڵمانە بۆیە لێرەوە داوای لێبوردن لە کاگەیا دەکەین بۆی نەمانی ئینتەرنێتەوە پەیوەندیمان لەگەڵی نەما دووبارە بە هیوای سەرکەوتنی کەمپینەکەیان و داوای لێبوردنەکەین کە پەیوەندەکەمان بچڕە. بەڵایزان ڕاستە خۆ دەچینە لای پامنێرمان حسین سڵاوی خوای گەورەت لێبێ و ئەم کاتت باش ئەگەر بکرێت زانیارەکانی ئەمڕۆی هەولێرمان بۆ بگوازیتەوە فەرمو. بەڵێ سڵای خوای گەورە لە تۆ شەیدەخان لەگەڵ کاکشوان و تەواوی بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان من ئێستا لە بەردەم بارگای یەکێت تۆپی کوردستان و وابڕیارە ئەمڕۆ کۆبوونەوەی یەکێتیەکان ئەنجام بدرێتن بەڵام ئەگەر دەرفەتە بێتن دەمێ کەمێک زانیاری لەسەر کۆبوونەکە بخەمە ڕوو بەهۆی ئەوە یەکێت تۆپی کوردستان هەرچەندە تۆپی کوردستان بەڕێوەداوە دەبایە بێلایەن بایە بەڵام کە لە ساڵی 2006 دامەزراوە بەدە ئەندامەوە دامەزراوە دە ئەندامە دابژوە بەسە هەردوو حیزبی دەسەڵات پارتی و یەکێتی 5 ئەندامی پارتی و 5 ئەندامی یەکێتی بەم دوایە لە کۆتا کۆبوونەوە کێشەیە کەوتە نێوان هەردوو لایەنەکە بۆیە ئەمڕۆکە ئەندامانی یەکێتی تایم بڵێن زۆنی سەوز ئامادەی کۆبوونەوەکە نابن بەهۆی ئەوەی کەوا لە کۆتا کۆبوونەوە ئەندامانی یەکێتی بڕیاری ئەویان دەکەوە خولی نایبی کوردستان بە کۆتا بهێن و یانەی نەورۆز لە شاری سلێمانی ببێتە پاڵەوان و یانەی برایەتیش ببێتە خاوەنی پلەی دووەم وەروە هیچ یانەیەکی دانەبەزەکەمە بڕیارێک بوو لە بەرژەوەندی یانەکانی سەر بە لیستی سەوز بوو سەر بەیەکێتی نیشتیمانیکەوە یانەی یەکەم و یانەی دووەم هەردووچی سەر بە و حیزبەیە وەروە یانەی کۆتاییش کە دادەبەزی سەر بە حیزبە بوو بۆیە بڕیارەکە بەم شێوەیە درا ئەمە کاردانەوەیەک بوو لە بەرامبەر ئەوەی کە لە ڕابردوودا ئەندامانی پارتی چەندین بڕیاریان بە تاگلایانەدا بوو لە بەرژەوەندی یانەکانی خۆیان بەهۆی ئەوەی زۆربەی یانەکانی کوردستان سەر بە هەردوو حیزبن بۆیە یەکێتێکەش بە هەمان شێوە دابەژوە بەسەر و دوو حیزبە و هیچ ئەندامێکی سەر بەخۆی تێدانە بۆی ئەم بڕیارانە لەم دوایە دەرچوو لە کۆتا کۆبنەوە بڕیاریەوە دراکەوە دوای ئەوەی لە مانجی شەشی سێ کۆتا گەڕی خولی نایابی کوردستان بەڕێوە چوو دواتر بڕیاری وەزارەتی ناوەخۆ خولەکە وەستێنرا دەتوانین بڵێن 12
گەر لە خولەکە 12 هەفتە لە یاریەکانی خولەکە مابوو بەڵام بەهۆی بڕیاری وەزارەتی ناوخۆ خولەکە کە ڕاگیرا دواتریش بەهۆی ئەوەی کەوا هاتوچۆی نێوان شارەکان نەبوو خولەکان نەتواندرا دەست پێ بکرێتەوە بەڵام دوای دانانی ئارام قادر لە پۆستی بەڕێوەبەری وەرشی لە ناو حیزبی یەکێتی کۆبنەوەی بە ئەندامانی ناو یەکێتی تۆپێ کوردستان کە سەر بە حیزبەکەیانن کۆبنەوەی پێکرد و دوو اختیاری خستنە بەردەست یاخود یانەیەکی یەکێتی دەبێ ببێتە پاڵەوانی خولەکە یاخود خولەکە یاخود دەبێ و ئەندامانە دەست دەکات بچێشنەوە و جارێشتر نەگەڕێنەوە یەکێتی بۆی ئەم بڕیاریاندا ئەمڕۆوا بڕیارە کۆبنەوەکە ئەنجام بدرێتن بەڵام ئەندامانی یەکێتی دوێنێ لە کۆبنەوەیەکی لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی بڕیاریان دەکەوە ئامادەی ئەو کۆبنەوە نەبن تاوەکو ئەم بڕیارە پەسەند نەکرێت و بڕیار بۆ وەرزی داهات و نەدرێتن ئەمە کێشەیەکی گەورە دروست دەکات لە نێو تۆپی کوردستان بە تایبەتی و وەرشیش بە شێوەیەکی گشتی چکە لە پێش ساڵی 2006ەوە بە دوو ناوچەی خولەکانی کوردستان بەڕێوە دەچوو لە زۆنی سەوز خولێک بەڕێوە دەچوو لە زۆنی زەردیش خولێک بەڕێوە دەچوو دوای لە ساڵی 2006 یەکیان گرتەوە خولەکە بە هاوبەشی بەڕێوە چوو ئەمە دەمانگەڕێنێتەوە بۆ قۆناغێکی سەخت ئەمەی دەیبینن ئەمە یەکێت تۆپی کوردستانە بەڵام بارەگاکەی لە ناو یانەی هەولێرە کە ئەمە بەڕاستی دەتوانین بڵێن یەکێکە لە بڕیارە ناشرینەکانی یەکێتێکە کە تاوەکو ئێستا بارەگایەکی سربەخۆی نیەت بەڵکو بارەگاکەی لە نێو یانەیە کە چۆن دەتوانێت بڕیارێکی سربەخۆ بداتن ئەمە کێشە و دۆخەی زۆری لە ناو تۆپی کوردستان دروست کردووە و بەشێکیش لە چاودێرانی وەرشی باسیەوە دەکەنکەوە ئەندامانی سەر بە حیزبی یەکێتی لە نێو یەکێت تۆپی کوردستان لە ڕابردوودا زۆر بێمەوقیف بوونە دەیانێت لەو بڕیارەوە خۆیان دەتوانین بڵێن بەو مستەڵەحاتە گۆل لە ئەندامانی پارتی بکەن بەهۆی ئەوەی لە ڕابردوو لە خولی تازە پێگەیشتوان یانی پێشمەرگەی سلێمانی بە ئەنجامێکی گەورە لە یانەی جیهانی بردەوە بۆ پاڵەوانی خولی نایە بەڵام لە هەلەو یەکێت تۆپی کوردستانەوە بڕیار درراکەوە خولەکە هەڵوەشێندرێتەوە و نازناوەکە نەگەڕێتەوە شاری سلێمانی بەهۆی ئەوە یەکەم نازناو بگەڕێتەوە شاری سلێمانی ئەمەش بە تۆمەتی ئەوەی کەوە یانەی جیهانی یاریەکەی فرۆشتی دواتیش دەرکەوت لەو کاتەدا یانەی جیهان سزایەکی سەخت درا بەڵام دواتر وا دەرکەوت کە هیچ بەڵگەیەک لە دەست نەبوو کە یانەی جیهان نازناوەکەی ئەنجامەکەی فرۆشت بێتن یانەی جیهان بە بێتاوان دەرچوو بەڵام نازناوەکە لە دەست یانەی پێشمەرگەی سلێمانی دەتوانین بڵێن ئەندامانەی یەکێتیش چووە دەرەوە بۆیە دەیان لەم بڕیارە ویستیان قەرەبووی ئەمە بکەنەوە ئەمەش کێشەیەکی گەورەی تێکەوتەوە ئەمڕۆ یەکێت تۆپی کوردستان کۆبوونەوە دەکاتن بەڵام دیار نییە بڕیارەکانی چی دەبێتن ئایا بەرەو ئەو قۆناغە سەختە دەچینەوەکەوە یەکێت تۆپی کوردستان لێک ببێتەوە دوو پارچە یاخود نێوەنگیریەک دەکرێتن لە نێوانی و کێشەکە چارەسەر دەکرێتن. بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنێرمان حسین کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ تەواوی زانیاریەکانت. بەڵای زانم هاوکارانم ئاماژە بەوە دەکەن گرفتی ئینتەرنێت چارەسەر بووە دەچینەوە لای کاک ئەیات بۆ تەواوکردنی گفتوگۆکەمان لەسەر کێشە گرفتەکانی ڕۆخی ڕووباری سیروان کە دروست بووە وەروە بۆی غەسالەکانەوە بە کاگەیات سەرپەرشتیاری کەمپینێک دەکات بۆ لابردنی غەسالەکان یاخود کەمکردنەوەیان یا بە ڕێخستنەیان لەو بابەتە کاگەیا دەگەربێت لەم دووبارە سڵاوت لێبێ ببوورە بۆ کێشەی ئینتەرنێت کە هەبوو دەچینەوە سەر باسکردن لە کەمپینەکەتان و لەسەر کێشە گرفتەکانی غەسالەکانی ڕۆخی ڕووباری سیروان لەبەر ئەوانەی کە پشگیریتان دەکەن و ئەوانەشی کەوا دژایەتیم بابەتە دەکەن ڕەنگە لەبەر مەرامێکی شخصی یاخود بابەتێکی تایبەت بخۆیان بەڵام ئێوە لە کەمپینەکەتانە بریشتان لەوە کردێتەوە ئەو غەسالانە کە لا ببرێن مەسەرەن ڕیا کەم بکرێنەوە یاخود ڕێک بخرێن یا هەر بە تەواوەتی لا ببرێن. بەڵێ دووبارە سوپاس دیارەکەشە لە وڵاتە دوای لایە ڕاستی ئەوەی ئاشکرایە ئێمە بە شێوەیەکی ڕسمی یاخود بە شێوەیەکی فەرمی ئەم هەڵبەتەمان ڕاگەیاندووە بۆ ئەوە نییە کە ئەم غەسالانە بە تەواوەتی دابخرێت و ئەو هاوڵاتیانەیش بێ ئیشوکار بن. ئاشکرای ئێمە جگە لە ڕووباری سیروان چەمی وەرزیمانەیە ئەتوانن بۆ نمونە ئەو غەسالانە ببرێنە چەمەوەرزەکان یاخود هەریش نەبێ بەپێی ئەو یاسا و بڕیار و ڕێنمایانەی خۆیان هەڵسوکەوتیان لەگەڵا بکرێت بۆ نمونە کیلۆمەترێ یاخود 1000 مەتر با ئەم غەسالانە لەسەر ڕووباری سیروان دوورن یان ئەو جێگانەی کە بۆیان دیاریەکرێ با دوور بێ لە ڕووباری سیروانەوە نزیکی ئاسەوار نەبێ یاخود لە ڕێگاوە دوور بێ
ئەم خاڵانە هەیە یان ئەو یاسایانی کە خۆیان دەریان کردووە لە پەرلەمان لە بەڕێوەبەرایەتەکان کە ڕێنمایان بۆ دەرکردووە ئەمە بەشێکی زۆر لە کێشەکان چارەسەرەکە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە هەستمان بەو فەراغە کردووە کە چاودێریەکی چڕ نییە بەسەر ئەم خاوەن غەسالانە بەسەر ئەم کارگانەوە کە لەسەر ڕووباری سیروان کار دەکەن. بۆ نمونە ڕەنگە ئەمە فرەلایەن بێت لایەنی کانزاکان تەنیا بتوانێت چاودێری ئەو ڕووبەرە زەویە بکە کە بۆیان دیارێکرێ بۆ ئەوەی کە ئەو مادە خامانەی ئەو چاولمەی لێ دەرەهێنن ڕەنگە بتوان تەنیا چاودێری ئەو بەشەی بکەن کە زیادەڕەوی کرایە سەر شوێنی دیکە لەسەر ئەوە غەرامەیان بکەن ئەو غەرامەیش کە ڕەنگە ئەکرێت ئەوەندە زۆر نەبێت ئەو سزایە ئەدرێ ئەوەندە زۆر نەبێت لە مقابلی ئەو سوودەی کە دەرێنێتەوە بۆیە کابرا ناچار ئەو ڕووبەری کە بۆی دیارێکرێ زیادەڕویە کاتە سەر جێگای تر لە مقابلە غەرامەیەکی بکەی ئەو سوودەکەی زیاترەوە داوەکو غەرامەکە بۆیە ئەم شتانە بەردەوامە بێ بەڵام ئەگەر بێت و هەفتانە مەسەلەن لەلایەن ژینگەوە چاودێری بکرێ لەلایەن نەوت و کانزاکانە چاودێری بکرێت بە شێوەیەکی چڕ لەلایەن پۆلیسی ژینگە و دارستانەوە چاودێری بکرێت ڕەنگە ئەمە لایەنێک بێ بۆ کەمکردنەوەی ئەو زێدەڕێوانەی کە دەکرێت لەسەر ئەو سەوزای و ڕووباری سیروان و ئەو مادەخامانەی کە دەرەهێنرێت لە ڕووبارەکە و لە ئەنجامدا دەبێتە هۆی زیانێکی زۆر بۆ ناوچەکەەوە بۆ سەر ڕووبارەکەش. زۆر باشە کاگە دەگەر دوجار ئەم کەمپینەتان گەیشت بۆ ئەنجامەی کە ئەو غەسالانە لا ببرێن یاخود کەم بکرێنەوە دوجارەوە پرۆژەتان چییە بێت ئایا هەوڵتانیا و پرۆژەتان هەیە کە سروشتی قەراخی ڕووباری سیروان جوان بکەن یاخود ئەو چاڵانی کە بۆی غەسالە و کەسارەکانەوە دروست بووە کە وەک بەڕێزی شەداماژەت پێکرد کە ساڵانە چەندەها کەس بۆ هۆی نەزانیان بۆ هۆی قوڵی ئەو شوێنانەوە ئەخنکێن هەوڵتانیا و پرۆژەتان چییە ئەو چاڵانە پڕ بکەنەوە سروشتێکی جوان بە قەراخی دەریا ببەخشن؟ دیارە نەوت و کانزاکان بەڕێوەبەرایەتی نەوت و کانزاکان کە ئێمە پەیوەندیمان لەگەڵیان بەردەوام هەیە ئەوانش لای خۆیانەوە لە هەوڵدان بۆ ئەوەی کە ئەو چاڵانەی کە لە ئێستادا یاخود پێشتر ئەم ڕێکاریان گرتوتە بەر کە هەڵەکە نرێن بەشێک لەو چاڵە پڕ بکرێتەوە بۆ ئەوەی لە کاتی هاتنی لافاودا دووبارە چاڵەکە بە حکمی ئەو شتانێکە لەگەڵ لافاوەکاتێ دووبارە ئەو چاڵە پڕە بێتەوە بەڵام ئەگەر بێت و ئەم چاڵە بۆ نمونە 10 متر 15 متر یاخود بەو شێوە زۆرە ئەم چاڵە قوڵ بکرێت و بەردەوام موادی لێ دەربهێنرێت و پڕیش نەکرێتەوە بێگومان ئەمەوێتە هۆی مەترسی بۆ سەر ژیانی هاوڵاتیانیش نەک تەنیا زیان بۆ سەر ڕووبارەکە و ئەوە ئاشکرا بکەم ڕەنگە لێرە گەشت و گوزارمان هەیە و ڕێگاوبانمان هەیە و فەرماگەی ژینگەمان هەیە ئەم لایەنانەمان هەیە بتوان بۆ خۆیان لە داهاتوودا پلانی ئەوەدا بنێن کە ئەم ڕووبارە بکەنە شوێنێکی گەشتیاری ئابووری بۆ سنوورەکەەوە بۆ دەڤەرەکە بێگومان ئێمە شۆک ڕۆژنامەنووسانی سنوورەکە وەک چالاکوان و کەسانی خەمخۆری ئەم ناوچەیە هاوکار دەبین ئەوەی لە سەرشانی ئێمە بێ دەتوانین بڵێم لە خزمەتیانەوە هاکاریان دەبین. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز ئەیاد محەممەد سەرپەرشتیاری کەمپینی لە بردننی غەسالەکان زۆر سپاس بۆ کاتێک کە بێمەد بەخشی سپاس بۆ زانیاریەکانت. بەڵێ بینەرانی عزیز لە بەشێکی تری بەرنامەکەمانە وەک پێشتریش ئاماژەمان بۆ کرد قسە دەکەین لەسەر کێشە و گرفتەکانی دەستپێکردنی وەرزی نوێی خوێندن بە تایبەت لە قوتابخانەکان لەبەرەوەی ڕێژەیەکی زۆر خوێندکار دەچێتە قوتابخانەکان وەروەها کێشە لە بینا و لە موچەی مامۆستایان و لە تەواوی ئەو منهەجانە و کتێبی نوێ و کۆمەڵێکی تر لەو کێشە و گرفتانە هەیە. بابزانین ئەم کێشە و گرفتانە ڕێگە چارەکان چین کاراسانی چی بکرێ و هەچی خێراتر ئەو کێشە و گرفتانە هەیە چارەسەر بکرێ یاخود بەجددی و کێشە و گرفتانە چین لە دەستپێکردنەوەی هەموو ساڵێکی نوێی خوێندن یان پرۆسەی پەروەردە لە هەرێمی کوردستان بەگشتی و هەتا ناوچەدا سنووری دابڕێراوەکانی ژەوانەی لە چوارچێوەی پەروەردەکانی هەرێمی کوردستانن کێشە و گرفتەکان چین بۆ قسەکردنیش لەسەر ئەم بابەتە میوانێکمان لە کەرکووکەوە دەبێت بەڕێز مامۆستا ئەحمەد کەرگووکی کارگەری لقی سکرتارێتی یەکێتی مامۆستایانی کوردستانمان لەگەڵا. مامۆستا ئەحمەد سڵاوی خوات لێبێ و ئەگەر گوێت لێمانە دەمەوێت بپرسم کێشە و گرفتەکانی دەستپێکردنەوەی پرۆسی خوێندن چین و هەروەها چی بکرێت بۆ هەرچی زووتر و کاراسانیکردن بۆ کەمکردنەوەی کێشە و گرفتەکان. بەڵێ بەناوی خۆی گەورە و بهرەبان دەستخۆشی لە کەناڵی پەیام دەکەم
من مامۆستا ئەحمەد کەرکووکی بەرپرسی ڕاگەیاندنی سکرتارێتی یەکێتی مامۆستایانی کوردستان. بەنسبەت کێشەکان بەڕاستی ئەگە کێشەی باسی کێشەکانی پرۆسەی پەروەردە بکەین و کێشەکان زۆرن. هەر لە مەسەلەی کێشەی سەرەکی و گەورەیەکێک لەوانە مەسەلەی موچەی مامۆستایانە کە لە 2015 کە حکوومەت بڕیاریدا بە بڕین و پاشەکەوتکردنی ناواسایی مامۆستایان و کە لەو ساڵەوە 4 موچەی بڕی کە ئەوە بەڕاستی بارگرانەیەکی زۆری خستە سەر مامۆستایان و بەس لە بڕینی موچەی فەرمانبەران و مامۆستایان هەتاکو ئێستا حکوومەتی هەرێم زیاتر لە 50 موچە لە 170 لە 130 لە 121 بڕینەتی کە زیاتر لە 9 موچەی تەواوە کە ئێستا گەشتۆتە 50 موچە. ئەمە باری گوزەرانی مامۆستا بەم شێوەیە بێت چۆن ئەتوانێت بەرز بڵێتەوە، چۆن ئەتوانێت بەخۆی ڕابگات، چۆن ئەتوانێت بە ماڵ و مناڵ ڕابگات. ئەنجا وەرە سەر کێشەی مەنهەج و سیستەمی پەروەردە و فەلسەفەی پەروەردە کە گرنگترین بابەتە لە پرۆسەی پەروەردەیە کە وەزارەتی پەروەردە ئەم قوتابیانە بە چ ئاراستەیە کە با لە هەموو قۆناغەکانی خوێندنە کە ئەمە بەڕاستی کێشەیەکی زۆر گەورەیە هەتاکو ئێستا فەلسەفەی پەروەردەمان نییە کە لە 195 قوتابیانی کوردستان مسلمانە دەبێت فەلسەفەیەکی وا بێ، ئاراستەیەکی وا بکرێ کە بزانێت لە قۆناغەکان چییە و بزانێت بە چ ئاراستەیە دەڕوا و مستەقبەلی دیار بێ. بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان هەر جاری 4 ساڵ جارێ وەزیرێک دێت و کۆمەڵێ دەستکاری و کۆمەڵێ گۆڕانکاری و کۆمەڵێک شت و دەستێوەردانی حزبی دەکرێت لە دام و دەستگاکەکانە و ئەمە ئەبێتە هۆکاری کە ئەوەی کە فەلسەفەی پەروەردەمان نییە. ئێستا قوتابیەکان کۆمەڵێک دیاردەی نامۆ لە ناو قوتابخانەکان و لە سلکی پەروەردە و ئەوانەیە ڕووی داوە کە ئەمانە هەمووی هۆکارن لەبەر ئەوەی گرنگی بە پەروەردە و فێرکردن نادرێت کە بڕبڕەی پشتی هەموو وڵاتێکی پێشکەوتووە. و هەروەها وەرە سەر مەنهەجەکە، ئەو مەنهەجەی کە هەیە بەڕاستی سیستەمێکە کە لەگەڵ سیستەمی کوردستانە ناگونجێ. ئەو مەنهەجە پێویستی ئەوەیە کە ڕۆژانە 6 تا 7 سەعات بخوێندرێت، بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان بەهۆی 2 دەوام و 3 دەوامەوە و بەهۆی ئەو مەنهەجە و ئامادە نەکردنی مامۆستایان بۆی و نەکردنەوەی دەورات و ئەمانە. وەرە سەر مەسەلەی بینایی قوتابخانەکان کە زیاتر لە ملیۆنێک و زیاتر تقریبان لە ئەتوانم 7,000 قوتابخانە هەیە. ئەم 7,000 قوتابخانە لە 150 پێویستی بە نوێژنکردنەوە و تعمیرات هەیە. ئەنجا وەرە سەیر ژینگەی قوتابخانە، ئەنجا مەسەلەی ئاو، مەسەلەی پاک و خاوێنی، مەسەلەی ئیشراف، مەسەلەی هەیکەلی وەزارەتی پەروەردە کە بە هەمووی بە حزبی کراوە. ئەم هەموو کێشانە گەڵاڵە بووە بەڕاستی پرۆسەی پەروەردە و خوێندن لە هەرێمی کوردستان بەرەو ئاقارێکی نادیارە ڕوا. بۆیە بەڕاستی ئەمانە کۆمەڵێک کێشەیە بێجگە ئەوەی کە یاسایەکی وەزارەتی پەروەردە نییە، هەتاکو ئێستا یاسایەک نییە بە چ ئاراستەیەک. دانانی بەڕێوبەر و یاریدەدەر لەسەر ئەساسی حزبیە، لەسەر هیچ ئەساسێکی ئەکادمی نییە. بۆیە ئێمە بەڕاستی وەکو یەکێتی مامۆستایان دوێنێ کۆبوونەوەیەکمان کرد کە پرۆژەیەکمان ئاراستەی وەزارەتی پەروەردە کرد بۆ دەستپێکی خوێندن کە داوای کردبوو. ئێمە لەو پرۆژەیەک و لە هەر پرۆژەیەکیش بۆ خوێندنی باڵا بۆ وەزارەتی پەروەردە سەر ناگرێت شکست دەهێنێ ئەگەر پێداویستی و داواکاری مامۆستایانی لێ نەبێ کە داواکاریەکان لە کۆمەڵی خاڵەوە خاڵی سەرەکیش ئەوەیە کە 30 ڕۆژ جارێ موچە بدرێ بەبێ پاشەکەوت و بەبێ بڕینی نایاسایی و نافەرمی کە حکوومەتی هەرێم کردێتی بەبێ جۆنەدان بە پەرلەمان و بە یاسا و ڕێساکان کە ئەمە وای کردووە کە مامۆستایان بۆ دەستپێکی خوێندن هیچ ئامادەسازیەکیان نییە ئەگەر داواکارەکانیان جێبەجێ نەکرد. زۆر باشە مامۆستا، ئەگەر وەڵامی پرۆژەکەتان بۆ ئێوە گونجاو نەبوو، دوجار مامۆستایان هەڵوێستان چی دەبێت؟ ئێمە چارێ پرۆژەکە ئاراستە ئەەکەین. ئێمە چەندین جار لە 2010 لە 2017
لەگەڵ مامۆسایانی سەرجەم مامۆسایان چونکە توانین بڵێن سەرجەم مامۆسایان ناڕازیە بەڵام ناڕازیەکان جۆرا و جۆرە هەندێکەیە دێتە سەر شەقام هەندێکەیە لە فەیسبووکە هەندێکەیە لە بەهۆی فشارێکی زۆر لە دەڤەرێ لە دەڤەرەکان ناتوانێت ناڕازایەکان دەربڕوێت کە دەریشی بڕی پێشێرکاری زۆر ئەکرێ هەروەکەوەی لە 2010 لە مانگی سێکرا کە چەندین مامۆسا دەستگیر کرا تەنانەت لە یەکێتی مامۆسایان و غەیری مامۆسایانی تریش گرتران و لێدران و سوکایەتیان پێکرا بەڵام ئەوە بوو کە نە هەڵوێستی پەرلەمان نە وەزیری پەروەردە نە هیچ نەهاتنە سەرخەت کە بەداخەوە داوا لە دەوڵەتەکانیان لە بەغا ئەکا حکوومەتی هەرێم کە پێشێرکاری بەرامبەر خۆپیشاندان نەکرێ بەڵام لە هەرێمە ئەنوا و ئەشکال تونند و توژی بەرامبەریان بەکارێنرێت دەگرترێن کە ئەوە لە یاسای یەکێتی مامۆسایان ڕێپێوان مانگرتن بایکۆت ئەمانە هەمووی بە یاسا هەیە یاسای یەکێتی مامۆسایان و یاسای حکوومەتی هەرێمیشا هەیە بەڵام بەداخەوە ئەم پێشێرکاریانە بەرامبەریان نەکرێت بۆیە ئێمە جارێ یاداشتەکەمان ئاراستەیان کردووە و خاڵی سەرەکیشمان بۆ دەستپێکی خوێندن داواکاری مامۆسایانە ئەگەر جێبەجێ نەکرا ئێمە ئەو کاتە کۆوە بینەوە و ئەو کاتە هەڵوێستی تر دەنوێنین کە بەڕاستی هەڵوێستیش لەم هەرێمەیە سەی دەکەی پەرلەمانە بەو شێوەیە تەعاملی لەگەڵەکرێ و پەکخراوە ئێمە وەکو ڕێکخراوێکی پیشەیی بەسەوە ناتوانین داکۆکی بکەین هەرچەندێ ڕێکخراوەکەش لە ڕووی پێکاتەکەی پێکاتەیەکی حیزبیە بۆیە بەڕاستی هەتاکو بڕیارێک وەردەگرین یان بڕیارێک دەکرێت زۆر زۆر زەحمەتە ئێمە هەر پرۆژەکە نییە بەڵکو یەکێک لەو خاڵانەی کە ئاراستەی ئەنجومەنی وەزیرانی یەکەین کە ناحەقیەکی زۆر بەرامبەر مامۆستایان کراوە ئەویش مەسەلەی مۆڵەتی بێموچەیە کە مۆڵەتی بێموچە لە سەردەم وەزارەتەکانی هەرێم بۆی هەیە 5 ساڵ مۆڵەت وەربکرێ تاکە وەزارەتە خوێندنی باڵا وەزارەتی پەروەردەیە کە ئەتوانێ مامۆستا 2 ساڵ مۆڵەتی بێموچە وەرگێ و بە خانەنشینیش حیساب نییە کە ئێمە ئەو داواکارێش بەرزەکەینەوە و داکۆکی لەو مامۆسایان و لەو لەواناکەین چکە بەهۆی ئەوە چەندین مامۆسا فەسڵ کراوە لەبەرەوەی نەگەڕاوەتەوە سەر وەزیفەکەی خۆی بەڵێ مامۆستاکەواتە پێ دوایە بەم هەموو کێشە و گیرروگرفتەوە بەم دۆخەوە خوێندن لە کاتی خۆیدا دەست پێ بکرێتەوە طبعا بەو هەموو گیرروگرفتەی کە هەمانە کە باسم کرد بەڕاستی نەکەرەوە بە زۆر زۆر زەحمەتە خوێندن دەست پێ بکابەوە کە تۆ دابینی ژیانی مامۆستا و موچەی مامۆستا و لایەنی دەرونی مامۆستا و لایەنی دەرونی قوتابیش دەبێت ڕەچاو بکرێ ئێمە لەو پرۆژەی کە ئاراستەی وەزارەتمان کردووە کۆمەڵێک ڕێکاری ماداناوە یەکەم مەسەلەی لایەنی تەندروستی و ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ بکرێت لە ناوەندەکانی خوێندن و ئەو قوتابخانانەی کە ئەو پۆلانەی کە چل قوتابیتایە دوو دەوامی بێت یعنی 3 ڕۆژ بە 3 ڕۆژ بکرێ و لە هەموو قوتابخانەیەک پزیشکێک یان چاودێرێکی تەندروستی هەبێت بۆ ئەوەی چاودێری تەندروستی قوتابیان ڕەچاو بکرێ و باری دەرونیش و پرۆگرامەکانیش ئەو پرۆگرامەکانی کە چالاکی قوتابخانەی تایە لە وەرزش و لە هونەر و لە کۆبوونەوە و لەوەی کە لە ساحەیە ئەوەسترێت و ئەمانە کە کۆبوونەوە و کۆمەڵی تایە ئەوانە لا بدرێ گرنگی بەو پرۆگرامانە پخت بکرێت کورد بکرێتەوە کە قوتابی بۆ قۆناغی دووەم پێویستی پێێتی وەلایەنی دەرونیش باسی ئەوەمان کردووە توێژەری کۆمەڵایەتی دەبێت ڕۆڵێکی بەرچاوی هەبێ چونکە قوتابی ئاتاکو ئێستاوە چەند مانگێکە لە ماڵە ئەمە تووشی تڵەژاوکێ بووە تووشی خەمۆکی بووە دەبێت ڕۆڵی بەرچاوی هەبێ وە گرنگیش بە پەروەردەی ئیسلامی و مامۆسایانی پەروەردەی ئیسلامی بدرێ بۆ ئەوەی قوتابی هێور بکرێتەوە ئارام بکرێتەوە جەوێکی بۆ بخڵقێنێ و داواشمان لە بەڕێوبەر و مامۆستاکان کردووە کە بەو پەڕی ڕێزەوە تەعامل لەگەڵ قوتابیان بکرێ چونکە لە بارێکی نادەنووری جێگیر نین و ئەو وەزعیان بەسەر هاتووە ئەمانە کۆمەڵێ ڕێکارە ئێمە داوماتانە وەزارەت بەڵام خاڵی سەرەکی دەستپێکی هەموو پرۆژەیەک و خوێندنێک دەبێت دابینکردنی مافی مامۆستاتیا بێ هەم لە وەزارەتی پەروەردە هەم لە خوێندنی باڵا چونکە ناکرێت بەو شێوەیە تەعامل بکرێت و بکرێتە ئەوەی کە بە بیانووی ئەوەی کە خوێندن دواکەوتووە نە ژیانی قوتابی و مامۆستا لە پێش هەموو پرۆسەیەکە بەڵام نابێت پرۆسەکەش پەک بکەوێت بەڵکو دەبێت ئالەتی بۆ دابدرێت و
بۆی بتواندرێت چونکە لە هەرێمی کوردستان زیاتر لە 1,700,000 قوتابی هەیە و زیاتر لە 130,000 مامۆستا لە وەزارەتی پەروەردە هەیە ئەمانە دەبێت ڕەچاوی بار و گوزەران و ژیانی بکەین. زۆر باشە مامۆستا ئەگەر دوجار مامۆستایان هەمویان پێکەوە یەکدەنگ نەبن و لە پارێزگای هەولێر مامۆستایان بایکۆت نەکەن بەڵام لە سنووری پارێزگای سلێمانی بایکۆتی خوێندن بکرێت بەڕێزت پرۆسەی خوێندن داهاتووی خوێندکاران چی بەسەر دێت؟ تەمان مەسلەی پرۆسەی پەروەردە و داهاتووی قوتابیان تەمان هەموو ساڵێک بۆتە تەسعیە بەهۆی بێپیرانی وەزارەتی پەروەردە و حکوومەتی هەرێم بە تایبەتی وەزیرەکانی پێشوو یعنی وەکو وتم هەموو 4 ساڵجارێک دێن کۆمەڵێ بابەتە گۆڕن کۆمەڵێک شتە دەن کۆمەڵێ بەڵێن ئەدەن دوای جێبەجێی ناکەن یعنی حکوومەتی هەرێم بەڕاستی ئێستا لە حکوومەتایەتی بەو شێوەیە ناکرێ ئەمە ئیلامە دەسەڵاتە بەسەر و خەڵکەیە چەسپاندێتی چونکە حکوومەت خاوەن دەبێ پەیمان و وعدی خۆی بێ وعدی دا کە موچە 30 ڕۆژ جارێ بدرێ لە کاتی خۆی بدرێ ئەو پاشەکەوتە بکرێتە بانقی حیسابی و کۆمەڵی ڕێکاری گرتە بەر لە بەیاننامەکەیە بەڵام بەداخەوە هیچی نەکرا ئێمە بەڵێ ئەگەر لە دەڤەرێکا بکرێ و لە دەڤەرێ نەکرێ حتمەن ئەوە قوتابی ئەبێتە مزەحی و مامۆستاش بەڕاستی ئەبێتە مزەحی چونکە من سەیرم دێت زۆر جاڵێن دەبێ ڕەچاوی ژیانی قوتابی بکرێ و پرۆسەی پەروەردە دوانەکەوێ و مامۆستا دەبێ هەوڵدا پرۆسەی پەروەردە هین بەرەو پێش ببا ئەو قوتابیانەی کە دەوامەکەن ئەتوانم بڵێم لە زیاتر لە 500,000 قوتابی کوڕی مامۆسان چونکە 130,000 مامۆستا لە قوتابخانەکانە دەوامەکە ئێوە قوتابی ئەو قوتابیانە کوڕی مامۆستان ئەگەر مامۆستا گیرفانی بەتاڵبێ دابینکردنی ژیانی قوتابی لە کتاب و لە پەرتوک هەتاکو ئێستا یەک کتاب تەبع نەکراوە کە دەبێت پێش چەند مانگێ پرۆسەی پەروەردە و کتاب ئەوانە ئامادە بێ تۆ هێشتا کتابت تەبع نەکردووە هێشتا کۆمەڵێ ڕێکار نەکراوە هێشتا ئەو مامۆسایانێک کە کرێبەستن و کە بەناو وەتنە تەعید جێیەکانیان دیاری نەکراوە ئێمە کۆمەڵێ وانە بێش هەیە لە قوتابخانەکان کە زۆربەی قوتابخانەکانی دەرەوە بۆوانە پڕ کراوەتەوە ئەمانە نە دەورەیان بۆ کراوەتەوە نە مافیان پێدراوە ئەمانە دەبێت چارەسەر بکرێ بڵێ خۆپیشاندان دەبێت سەرتاسەری بێ ئێمە لەگەڵ ئەوەین کە حکوومەت داواکاریەکانی مامۆستایان و ڕێکخراوەکان جێبەجێ بکە ئەگەر نا پرۆسەی پەروەردە لە قەیرانێکی زۆر گەورەیە و لە قەیرانێکی گەورەتر ئەبێت بێجگە مەسەلەی بینایی قوتابخانە و ئەوانە بەڵێ ئێمە لەگەڵ ئەوەی سەرتاسەری بێ زۆر باشە یەکپارچەی بێ فشارەکان چونکە حکوومەت ئەفەن مامۆستا ئەحمەد کەواتە بەو کێشۆگرفتانەی کەوا باستان کرد و هەیە و دەبینرێ بۆ بێباکی و بێئەمنێتی حکوومەتیش لە هەمبەر پرۆسەی پەروەردە و خودی شخصیەتی مامۆسایان و لایانی دەرونیان و لایانی مادیان ئەمەوێ زۆر بە کورتی دەرفەتمان زۆر نەماوە کەواتە پرۆسەی پەروەردە لە هەرێمی کوردستان بەرەو کوێ دەڕوا ینی ئەو ئیهمالکردنەی حکوومەت لەسەر پرۆسەی پەروەردە داهاتووی پەروەردە چی لێ بەسەردێ ینی هەموو بنەماکانی کۆمەلگا لەسەر پەروەردە وەساون پەروەردەش بەم شێوەیە نە بینای هەبێ و نە موچەی هەبێ و نە حاڵەتی دەرونی مامۆستا و تەلەبە گونجاو بێ پەروەردە چی لێ بەسەردێ بڵێ پەروەردە بەو شێوەیە بێ بەرەو ئاخارێکی نادیارە ڕوا پەروەردە نابێ بەو پەروەردەیە بێ کە ئێمە ساڵانە بە دەیان هەزار قوتابی تەخەڕوجەکە تەعین نابێ ئامانجی فەلسەفەی پەروەردەی دیار نییە هەمووی ئەچێتە سەر جادە و بۆ ئیشوکار و یان ئەچێ بۆ هەندەران ساڵانە لە زیاتر لە 30,000 قوتابی واز لە خوێندنەیەنێ ئەمە چ فەلسەفەیەکی پەروەردەیە لە هەرێمی کوردستان ساڵانە بە 100,000 قوتابی ئەکەوێت کە ئەمە بەڕاستی ئەمە بێپیلانی حکوومەتی هەرێم و وەزارەتی پەروەردەیە ئەگە بەم ئاقارە بڕوا پرۆسەی پەروەردە فێربوون بەس بۆ شەهادەیە پەروەردە بە هیچ شێوەیەک نەماوە بەداخەوە فەلسەفەی هەرزەکار فەلسەفەی پەروەردە فەلسەفەی ئاراستەکردنی قوتابی ڕێزلێنانی قوتابی لە دایک لە باوک لە قوتابخانە لە خاک لە نیشتیمان لەمانە هەموو بەهاکانیان تێکداوە بەڕاستی وەزارەتی پەروەردە و حکوومەتی هەرێم پلانێکی ئیستراتیجی نییە ئەگە وەزارەتی پەروەردە بەم شێوەیە بڕوا پرۆسەی پەروەردە و خوێندن بە ئاقارێکی زۆر مەترسیدار دەڕوا ئەم جیلانەی ئێمە کە دەرئەچن نەخوێندەوار بە واتای ئەوەی کە پەرەپێدان نییە بە خۆیان پەرەپێدان نییە بە کەسایەتیان
پەرەپێدان نییە بە ئاراستەکردنیان مەشغولکردنیان کاری بازار نییە یعنی ئەوەی تەخەڕوجەکە بە بازارکردن نییە لە ڕووی پیشەییەوە زراعە سیاحە ئەنواع و ئەشکال شتمان هەیە ئەمانە هیچی تەخەڕوج ناکە بۆ ئەو بابەتە دەبێ وەزارەتی پەروەردە هەری کار بۆ قوتابی بڕەخسێنێ بتوانێ ئاراستەکەی بزانێ هەر لە بیدایەتەوە بزانێ ئامانجەکەی لەکوێیە بۆیە پرۆسەی پەروەردە لە هەرێمی کوردستان بەرەو قەیرانێکی گەورە ڕۆیشتووە و ئاماژەیەکی خەتەرە بۆ دروستکردنی نەوەی نوێ بۆ کوردستان بۆیە هیوادارم حکوومەتی هەرێم بە خۆداچوونا بکرێ بە پرۆگرامە بچێتەوە بە فەلسەفەی پەروەردە بە هەموو بوارەکانی پەروەردەیە بچێتەوە ئەگەرنا خاڵێکی مەترسیدارە و زەنگێکی مەترسیدارە ئەو هەموو کۆچکردنە و دەرنەچوون و وازێنانی قوتابی و بەم شێوەیە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا ئەحمەد کەرکووکی بەرپرسی ڕاگەیاندنی سکرتارەتی یەکێتی مامۆستایانی کوردستان سوپاس کە ڕاستەوخۆ لە کەرکووکەوە لەگەڵماندا بوو. بەڵێ بینانی عزیز سپاس بخوا بەم شێوەیە لەگەڵ هاوکارم شەیدا و بە هاوکاری هاوکارانم لە پەیامەوە بەرگە بابەتەکانی ئەمڕۆی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن سپاس بۆ ئێوەشکەوە تا ئێستاکە بینەرمان بوون بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ.